بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای گەورە و درود و سڵاو بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و ڕێنیشان دەرمان حەزرەتی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم. خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێگەن جوانترین سڵاوی خواتان لێبێ. خۆمان بە خۆشحاڵ و بەختەوەرە زانین لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بە دیداری وی عەزیز و خۆشەویست شاد دەبینەوە لە هەفتەیەکی نوێ و لە بەرنامەیەکی نوێدا ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئومێدەکەین بەرگەو بابەتی ئەم ڕۆژمان جێی ڕەزامەندی خوا و پاشان ئێوەی عەزیز و خۆشەویست بێت. ئازیزانی و بینەرانی پەیامی ڕۆژ منیش خۆشحاڵم. سڵاوی خوای گەورەتان لێبێت. لە بەرنامەی پەیامی ئەم ڕۆژ قسە لەسەر چەند تەوەرێکی تایبەت دەکەین جگەل لە راپۆرت و ڕاستەخۆی پەیامێرانمان و ڕووماڵی چالاکی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. تەوەری یەکەمان قسە لەسەرە و گرفت و کێشانەی خوێندکارانی پۆلی 12 ئامادەییە کە دیارە لا چەند ڕۆژی ڕابردوودا هەم خۆپشاندانیان کرد و هەم تاقیکردنەوەکانیان بە کۆتا گەشتەوە بڕیای ژوایان لەم هەفتەیە ناڕەزایەتەکان بەردەوام بێت واتە چارەنووسی ناڕەزایی خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی لە نێوان خۆیاندان و وەزارەتی پەروەردە بەکوێ دەگاتوە و ڕخنانی کە هەیەە لە سەر پرسیارەکانیان چی وچین بە میوانداری چەند قوتابیەکی 12 ئامادەیی. تەوەری سەرەکی بەرنامەمان دەبێت وەروە تەوەرێکی دیکەیان قسە لەسەر دۆخی پەلەوەرەکان بە تایبەتی کێشە و گرفتی پەلەوەرەکان بەرەوکوێ دەڕوا بە تایبەتی لەسەر نرخ کوالەتی و چەند بابەتێکی ترکە میوانێکی تایبەتمان لە لیژنەکانی قایمقامەوە دەبێت لەسەر و بابەتش قسە دەکەین لەگەڵ چەند راپۆرتێک و ڕووماڵی تایبەتی پەیامێرانمان. سەرەتاش دەچینە لای کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. دووبارە سڵاو وا دیارە کە دەچینە لای بڕگەی مێژوو کە بڕگەیەکی ڕۆژانەی بەرنمەکەمانە بەڵام ئەمڕۆ 22 وا دیارە لە مێژوودا ڕۆژێکی زۆر ئارام و بێکێشە و بێمردن و بێڕووداوە تراژید و خۆشەکان بووە تەنها یەک مێژومان بۆ ئامادەکردوم پێکەوە بینەری دەبین و پاشتر دێنەوەلاتە. بیستودوی شەشی ساڵی 1970 بۆ یەکەم جار مزگەوتی گەورەی ئەزهەر کرایەوە بە ڕووی موسڵمانان و نوێژخوێناندا کە لەلایەن بازرگان و ئەندازیاری موسڵمان جەوهەر سەقەلی دەستی کرد بە دروستکردنی لە چواری مانگی چواری ساڵی 1970 زاینی و بە ماوەی ساڵێک کۆتایی بە دروستکردنەکەی هێنا. دیارەوە کاوکارم ڕاز ئاماژەی پێکرد ئەمڕۆ بێ بازاڕی ڕوودا و مێژوەکان بووین. بینەرانی عزیز دەچینە سەر تەوەری یەکەمی بەرنمەکەمان کێشە و گرفتی خوێندکارانی 12 ئامادەیی کە لێرە نوێنەری قوتابیانی ناڕازیمان لەگەڵ بەڕێز کاک هاوبیر جەزا وەروە لەگەڵ چەند خوێندکارێکی 12 ئامادەیی کە
ئەگەر سەیری ڕنگ و ڕۆیان بکەی هەمووی چەند مانگێکە لە ماڵ نهاتوونەتە دەرەوە سەرقاڵی خوێندن بۆ هیوای سەرکەوتن بۆیان قسە لەسەر گرفتەکانی پرسیارەکانیان دەکەین. کاک هاوبیر بەخێر بێی خۆت و هاوکاران زۆر بەخێر بەخێر بن. ئەگەر لێەوە دەست پێ بکەین چی وای کرد کە ئەم جارە قوتابیانی پۆلی 12 بەو شێوازە ناڕەزاییە زیاتر دەرببڕن لە ساڵانی ڕابردوو؟ کاک جەلال ئەوەی ڕوویداوە سەرەتا بە سڵاو لە بینەرانی خۆشەویست لە کەناڵی پێیان بۆ دووبارە و دەرفەتە بۆ گەیاندنی دەنگی خوێندکاران. ئەوەی چەند ساڵێکە ڕوویداوە بە شێوەیەکی هێن زەق نەبوو وەکو ئەم ساڵ ئەوەی ئەیبینین لە ئەم ساڵدا بە ئاشکرا هەڵەکانی وەزارەتی پەروەردە دەردەکەوێت بەتایبەت لە تاقیکردنەوەکانی پێشودا کە کۆمەڵی هەڵەکراوە بەڕاستی جی قوبوڵی خوێندکاران نییە. خوێندکاران 12 ساڵ هەوڵ ماندوو بوون ئەدەن معقول نییە بێنە ساڵێک کە هەموو داهات و مەسیریان لەسەر ساڵێکدا بێت و وەزارەتی پەروەردە کۆمەڵێک هەڵەدا بنرێت لە پرسیارەکاندا نەتوانێت لێکۆڵینەوەی لێ بکات و داهاتی خوێندکاران بەگەشی و ڕۆنی دابنرێت. ئەمە واتای چییە؟ بۆیە ئێمەش بەڕاستی ئەوەی بتوانین ناڕەزایەکانمان لە ساڵانی پێشوو زیاترە لەبەر ئەوەی ئەو هەڵانی ساڵانی پێشوو ئەکرا کەمتر بووە لە چاو ئەم ساڵ، بەڵام ئەم ساڵ بە شێوەیەک زۆر زیاتر بووە لە چاو ساڵانی پێشوو. وەکو چین ئەو هەڵە زەق و ئەو هەڵانە هەر نمونە لە دەرسێکی سادە و دەست پێ بکەین کە ئەتوانین بڵین لای خوێندکار ئاسانە و لای وەزارەتی پەروەردەیش ڕەنگە لە هەموو ئەسیلەکان دانانی ئاسانتر بێت، ڕەنگە کوردی بێت لەوە با لەوە دەست پێ بکەین. کۆمەڵێک مامۆستا هاتوون ڕخنەیان لە بابەتەکە گرتووە، هەڵەکانیان دەرکردووە، کۆمەڵێک هەڵەی چاپ و با بڵین تایپ با بڵین زمانەوانی کراوە کە بەڕاستی یعنی وامان لێکراوە کە چوونێتە تاقیکردنەوە وامان زانی و ئێمە ڕەنگە کورد نەبین، یعنی بەڕەگەز بۆ عەرەب هێنرابێت یاخود بەڕەگەز بۆ زمانێکی تر هێنرابێت. بۆ نمونە کۆمەڵێک نمونە هەیە هەر بەڕاستی پێم شەرمەدەری بپڕم کە وەزارەتێک لە زمانێکی کوردی ئەوە کۆمەڵی هەڵە بکات، هەر نەک هەڵی زمانەوانی هەبێت بەڵکو هەڵە لە تاقیکردنەوەکانی شەبووە کە خوێندکار شایانی نمرە بووە، بەڵام وەزارەت بە شێوەیەک هاتۆتە سەرخەت و وەڵامی داوەتەوە کە هیچ لە ئاسی خوێندکاران ئەمانن ئەو هەڵە زمانەوانیانەی کە لە پرسیارەکاندا هەبوو تۆڵی شەرمەکەم باسی کەم، یعنی شەرم نییە لە زمانی کوردیا کە بێ پێویستە وەزارەت بەرپرسیاران لەگەڵ زمانەکەی مامەڵە بکە کامانن ئەو هەڵە باوانە بۆ نمونە ئەبینین هەر سەردێڕی خۆپشاندانەکان بۆ یەکێک لەوانە پەپولانی ڕەنگا و ڕەنگ مەکوشن، یعنی پەپولانی ڕەنگا و ڕەنگمانەی چییە؟ یاخود منداڵی گەلێک جوان نستووە، ئەگەر ئێمە بزانین منداڵەکە گەلێک جوان نستووە ئەوە ئەبێ منداڵەکە نیشانەی ناسراوی هەبێت، یعنی یاخود کۆمەڵی نمونەی تر هەیەڵە چاک بوویەوە دوێنێ نامەکەتان لێوەردەگرین، ئەمە فلیمە یاخود سینەما دوێنێ نامەکەتان لێوەردەگرین. ئەمە لە ناو پرسیارەکاندا هەبوو؟ بەڵێ ئەمە لە ناو هەڵبژاردن و پرسیارەکاندا هەبوو، بەڵکو نمونەیەکیش کراوە بە ڕاست بۆ نمونە پەپولانی ڕەنگا و ڕەنگ مەکوژن یاخود منداڵی گەلێک جوان ئەمەیەکێک بووە لە وەڵامە ڕاستەکان، یعنی ئەمە کۆمەڵی هەڵەیە زۆریشە یاخود پێمانیان داین کۆمەڵی شت هەیە بەڕاستی هەر نایەتە سەر زمانیش کە باز بکرێت. جیاوازیان هەبوو لەگەڵ پرسیاری ساڵانی ڕابردوو لە ڕێ و هەڵانەوە کە هەبوون؟ بەڵێ بە تاکید، یعنی ئەوەی خوێندکارانی ناڕازی بە شێوەیەکی بەرچاو هێناوەتە سەر شەقام و خۆپیشاندان بە شێوەیەکی زۆر بەرچاو ئەمە کراوە کە ئەبێت ئێمە ڕەچاوی لایەنی دەرونی خوێندکار بکەین، یعنی خوێندکارێک پێشەوەی بچێتە تاقیکردنەوە کەسێک قسەی بۆ بکات پێویستە ئەوەی ئامادەکاری بکات ناخێتی پێش ئەوەی زانیاریەکان زەبط بکات و وەری بگرێت، یعنی بەڕاستی ئەوەی گرنگە لای خوێندکار ناخێتی کە ئەچێت کۆمەڵێک پرسیار ئەبینێت بەڕاستی ناخی تێک دەچێت و ناتوانێت بەدەر لە زمان و وانەی کوردی وانەکانی تر بەدەر نین لەو هەڵانە. بۆ نمونە بابەتی زمانی عەرەبی هەیە نەسەی هێنراوەتەوە لە چەناڵێکی یوتیوب وەرگراوە لە دەرەوەی کوردستانی عێراق لە سووریا وەرگیراوە بە بەڵگەوە، ئەمە ئێمە بێ بەڵگە قسە ناکەین، کۆمەڵێک بابەت هاتۆتەوە کە ئێمە ئەگەر بەپێی ناوەڕۆکی کتێب بڕۆین بابەتی عەرەبی سەتا نزیکەی 35 بۆ 40 زیاتریشی خارجی بووە کە نەسێکی خارجی هێنراوە ئەبێت کۆمەڵێک پرسیاردا بنرێت لەسەر هاوشێوەی کتێبەکە بێت، بەڵام ئەو لەسەر هاوشێوەی کتێبەکە نییە و پشتی بەمانە بەستۆ کە خوێندکار منهەجێکی بۆ دانراوە ناتوانێت بەمانە قسە بکات یاخود پشت زیاتر بەمانە ببەسێت. ئەوەی لای پەروەردە گرنگە کتێبە، بەڵام ئێمە بەپێی کتێب ڕۆشتین وەزارەتی پەروەردە ئاوای لێکرد. ئێستامانە چین لە بەردەستاکی هێنا؟ ئێستا ئەوە کۆمەڵێک ئەوراق سەبارەت بە کوردی و عەرەبی سپاس بخوا بەدەر لەوەی کە وەزارەتی پەروەردە مامۆستایانی بێدەنگ کردو هەر مامۆستایەک بتوانێت ڕخنە و پێشنیار لەسەر پرسیارەکان باز بکات لەلایەن کۆمەڵێک مامۆستاوە پێم وتراوە بە شخصی با بڵین چەند کتابێکم لایە یەک دوو ئەوراقە سەبارەت بە پرسیارەکانی عەرەبی لەلایەن کۆمەڵێک لیژنەیەک مامۆستای سلێمانی وەرم کردووە، دەڵێن کۆمەڵێک بوختان بۆ مامۆستایان ئەکەن بەڕاستی وامان لێکراوە هەر بێزاریش بووین، بەڵام ئێمە کۆڵ نادەین سپاس بخوا. ئەوەی سەبارەت بە کوردیشەیە نزیکەی 20 کاغەز هەیە تێبینیە لەسەر پرسیارەکان،
یعنی من هەر ناچم لە مامۆستایەک پرسیار وەربگرم بەڵام کامەی غەڵەتەوە کامەی هەڵە نیە نەخێ لە چەند مامۆستایەک پرسیارم کردو و پێویستە هەڵەکان بە شێوەیەکی عام بێ نەک ئەوەی خوێندکار بە تەنیا قسە بکە و قسەی سەرزاری خۆی بهێنێت شتیوانی مامۆستایانتان لەگەڵە کۆمەڵێک مامۆسامان لەگەڵە سپاس بخوا چەندین لیژنە پێ گێراوە گەشتونەتە وەزارەتی پەروەردە ئەوەی بتوانین هاوکاری و با بڵین پشگیری خوێندکاران بۆ خۆپشاندەران یەکلایی کردوتەوە و با بڵین ئامادەبوونیان جەخت لێ کردوتەوە زۆر باشە باچین لای ئەم هاوکارانەی تر بزانینەوە قسەیان لەسەر تاقیکردنەوەکانیان چۆن بووە فەرموو زۆر سپاس زۆر بەخێر بێ مایکەکە نزیکەیتەوە ئەوەی زۆر سەرنجی من لەسەر بێ لە هەڵەکانی کاتی تاقیکردنەوەیە زیاتر بیرکاری بوو کە وەرەقان نانێش نەوەرەقە بەری نەژور و نەوەرەقەمان بدەنێ یعنی وەکو بڵێ مەشبەدەش وەرەقەیان پێ بەڵێ من هەر خۆم وەرەقەم بردم و نانێش بی بە مەژورانێ من تەلەبەی ڕەفیقی خۆم تەلەبێکی زیرەک وە تەلەبێکیش بوو لای ماوەساگی زۆر زیرەکیش بوو ناودار لەم شاری سلێمانیە لەبەری وەرەقەی نەبردە ژوورۆ شەڵ بیگر لە ترسە عنی ئەوەندە کاریگەری هەبوو نیان دەگودۆکاری نەهێشتنی بردنە ژوورەوەی وەرەقەکان بۆ چیە بەحسابیان و لەبەرەوەی ڕێگری بکەین لە بۆ نمونە خۆپی و ئەمانە بەس خۆشیان دوایەوە وەرەقیان نەدا پێمان اینجا دوایەوە بۆ کیمیا بۆ فیزا خۆی کە بیرکاری لە هەموو دەرسێک زیاتر پێویستە ئێمە ئاوا لە بینی پرسیارەکانە جارە دوو پرسیارمان جێگا کردەوانەوەی بینوسین هەڵی نوشتەتە نووسی ئەوە دوای پرسیارەکە بسڕیات و هەتاوەکو پرسیارێکی ترێنە لە جا ئەدنووسی و حل دەکرد ینی بەڕاستی هیلاکی کردین واروە کاتێکی زۆریش لێبە لەوە تۆ هیچ وەرەقێک لە بەدەستانە هەر خەریکی ئەوابی بیسڕیتەوە و بینوسیتەوانێ بە هەموویەوە لە ئاخیرەوە لەوانێ بڵێم 50 سانتیمێک 50 سانتیمی خۆوەرەقە 5 سانتیمێک ئەگەر مەجال هەبێت تۆشتی تیا بنووسی ئەمە بۆ بیرکاری زۆر قورسە لە ڕووی زمانەوانی و ڕێزمان و ڕێنووس و خاڵبندیەوە ئەو هەڵە زەق و باوانەی کە کاک هابیر باسی کردن ئێوە بەرچاوتان کەوتن بەڵێ تەمان خۆ هەرەوە هەر هەیە لە هەموو دەرسەکانە بە تایبەتی بۆن لە ئینگلیزیار هەبوو لە کوردیار هەبوو بەڵێ بەڵام ئێستا بۆن لە بیرکاری ئەوەی تیاوناوە بەڵام ئەوەش کێشێ و بۆ خۆی کا وەرەقانێش ببینە زۆر زۆر بڵێ کاریگەریکی زۆر نەرێنی هەبوو لەسەر هەر لەسەر ئەوەیش کاک ڕاست یعنی ئەبینیت وتەبێژی با بڵین بەڕێوەبەری ئەزمونونەکان ئیمشەو لە کەناڵێکدا قسەی کرد وتی ئێمە با بڵین بەشێکی سپیماندانەوە بۆی خوێنکار حەلی بکات ئەو بەشە سپێت من بە بەڵگەوە پێتەڵم نزیکەی ئەو نەیە ڕەنگە ئەمە هەر 10 سانتیمێک بێت ئەگەر ئێمە دابەشی بین 50 پرسیاری بکەین نزیکەی پرسیاری 0.5 سانتیمی بەرەکە دواتە ئەوە یعنی پرسیارێک لەونا حل دەکرێت 50 پرسیار کە بابەتی بیرکاری 1 ساڵ دەخوێنرێت ئەگەر وەرەقە بەکار بهێنیت ڕەنگە 2 دەفتەر تەواو بکەیت بە نمونونەکانەوە یعنی تۆ 50 پرسیار لە 0.1 پرسیاری لە 0.5 سانتیما وەڵام بیتەوە دەرونی خوێنکار حتمما بڕیاری چیە کە نابێ هیچ وەرەقەیەک بدرێت بە قوتابیەک لەسەر امتحان بۆی کە مەسودەکەشینی سەر تاسەری بوو یا بوونە میزاجی مامۆستا لە مەکتەبێکە ڕۆڵی ئەبینی نانەخێر هەر سەر تاسەری بووە پێش ئەزمونونەکان وەزارەت ڕایگەیاندووە کە ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردووە بەڵام ئەوان ئەو ئامادەکاریان نەکرد کە زانیان دەنگی خۆپشاندەران هەیە و دەنگی خوێنکارانی ناڕازی هەیە یەکسەد لە ئیمتحانی با بڵین تاقیکردنەوەی فیزیا و کیمیادا وەرەقەی مسۆدەیان ئامادە کرد کە لە کاتێکدا کیمیا و فیزیا ڕەنگە 140 بۆ 40 ئەو پەڕی زیاتری بۆ 50 با بڵین پێویستی بەشیکار هەبێت بەڵام بۆ بیرکاریەکە نەیان کردبوو نیان کردبوو نەخێر ئەمەش زیاتر دەرونی خوێنکاران کەوتووە لە مەکتەب و لە قوتابخانە هەبووە نامەیان بۆ ناردوم یعنی ئەوەی دەنگی خوێنکارانم لای من لە ناو خوێنکارانم وتویانە نیان هێشتووە لەسەر ڕەحلەکەیش وەڵام بینەوە هەر لەسەر تەختەسپێکە کە چەندین ساڵ بە لە زۆر مەکتەبی کێشات کە چەندین ساڵ بە خوێنکار ئەوترێت ئەو ڕەحلەی لەسەرین ئێوە هیچ شتێکی لەسەر منووسن بۆی پیس نەبێت یاخود پارێزگاری لە ئەشیای مەکتەبەکانتان بکەن بەڵام ئەگەر لەو ڕۆژی تاقیکردنەوە هاتوین کۆمەڵە مامۆستا وتویانە لەسەر ڕەحلەکە وەڵام بنەوە ئەمە مانای چیە لە زمانی لە بابەتی بیرکاریە کە بابەتێکە پێویستی زیاتر پێویستی بە شیکردنەوە زۆر باشە قسەت لەسەر هین چێ لەسەر ئەمەی کە نەپێنەدانی ئەم وەرەقەی وەکو مەسودە تا چەندە کاریگەری لەسەرەوە هەبووە کە قوتابی ئەو دەرەجەیی کە دەیەوێت بەدەستی نهێنێت بەڵێ بەناوی خوا پێشەکی ڕێوستان بۆ جەنابتان بۆ بینەرانی شاشەتوانەکەی پێیان بێگومانەوە خەلەلێکی زۆر گەورە بوو کە تۆ قوتابی
زۆر لە ژێر بارێکی زۆر قورسایەک تۆ نزیکی چل ڕۆژ ئەبێ بە کاملی لە ماڵێتە دەرەوە خەریکی سعیکردنێ بۆ تەواوی وانەکان کامەش خۆی خەلەلێکی ترە لێرە کە بۆ نمونە ئەگە پێشەوی دوای پرسیارەکە زەران بەمەوە وانەی فیزیا وانەی ئەحیا لەگەڵ وانەی فیزیا نزیکی 25 ڕۆژ بینی بووە یعنی تۆ لەم مەسافەیە تۆ ئەگە بۆ نمونە قوتابیەک 10 ڕۆژ پێشەوەی وانەی ئەحیا ئیمتیحانکە سعی لە فیزیا کرد بێت ئەو کات نزیکی 30 ڕۆژ مەسافە لە بینی سعیکردی فیزیا و وانەی فیزیا هەبوو ئیمتیحانی فیزیا باشە تەلەبەر چۆن نەتوانێت ئەو هەموو معلوماتی کە سعیتیا کردو چۆن نەتوانێت بیرمێنێ و ماوەی 30 ڕۆژ ئەمە خەلەلێکی تر بوو لەسەر پرسیارەکەی زەران بە بێگومان قوتابی لەژێر زەختێکی زۆر گەورەیە تۆ گە بچێتە ئیمتیحانەوە ئەوەی کە پێویستە جوانترین یعنی بە شێوازێکی ڕێک هەموو ئەو شتانی کە پێویستێتی دابین بکرێ بۆی لە کاتی ئیمتیحانە بەڵام تۆ لەو کاتا وەرەقەی بۆ نهێنی بێگومان زەختێکی گەورەترە جێ لەسەر لە ڕووی دەرونی ئەو ڕوخێت و ئەو شتانەی کەەوە ینی سعیتیاگە هەمووی بیرەچێتەوە تۆ لە مەسافی کەمان ناتوانین جوای هەموو پرسیارە باتەوە یعنی ئەگە بۆنە لە نێوان پرسیارەکانیشا بێوێت جواباتەوە کاتە هەمووی لێ دەگەچێت وانەی بیرکاری فیزیا کیمیا ئەمانە هەمووی کۆمەڵی وانن کە بە زائید و ناقسێک پرسیارەکەت بۆ باغەڵە دەرەچێت تۆ گە لە کاتی سعیکردنیشە ینی تو وەرەقەی کامل لە بەردەسا تۆ ناتوانانی زەبتی ئەوکەی کە جارا لێت دەگەچێت غەڵەتەکەی لە زائید و ناقسەکە دەی تۆ ناتوانین لە مەسافی ئەو نەکەمە لێو تێک نەچێکەوە زائید و ناقسە ڕقەمەکان بە غەڵەت دانەنی بێگومان و خەلەلێکی زۆر گەورە بوو زۆر باشە بەگشتی قسەتان تا چۆندە لەسەر قورسیم پرسیارەکان هەیە سەرتاوە دەکەن کە پرسیارەکانتان زۆر قورس بووە سەرتاوە نایخوا دەستی ئەو خۆش بێ بۆ ڕخسنێ بەرنامێ بۆ ئەوی مافی قوتابیان نەخۆتی ئینشاءالله بگەت دەنگتان کاتە سەرەوە لەسەر ئاستی پرسیارەکان بەگشتی ئاستەکەی زۆر لە 6 ساڵی پێشوە فەرقی هەبوو وەرمونت ئێمە لە ئیمتیحانی عەرەبیە کە لە ئیمتیحانەکەیە لە کاتی داخلکردنەوەکە جیاواز بوو تۆ دانیشی سەی پرسیارێکەکەی کە غەڵەت بوو تۆ دوای پەروەردە 5 پرسیاری گەڕاندووە تۆ دەنمراکە تۆ ساڵی یەک تاقیکردنەوەی عەرەبیەکەی لەسەر 100 نمرێ ئەگەر تۆ تەلەبەکە دانیشە بە دیار ئەو پرسیارێکە کێشیتیا بووە تۆ لەسەر 90 ئیمتیحان دەکردووە وەختە کێشەکە تۆ دانیشە بە دیارەوە کاتەکە بوانیکەوە ڕات و تووشی مشکلابی کاتێکی زۆر دەبابەوە و لەسەر تاقیکردنەوەی بیرکاری دوایەوەی کە وەرەقیان نایە پێیجی گشتی ئەزمونونەکان لە فەیسبوک پۆستێکی کردووە جوابی خەڵکی هاتوونیشێتی پێویستی بە وەرەقە نەبوو چونکە نیوەی زیاتری بەساوەکرا ئەوەی کە ماویشێتەوە هەر بە حاسیبەکە لەسەر حاسیبەکە هیچ پێویستی بە وەرەقە نەبوو تەنها باشی کەمی بۆ ئەوش لەو جێگەی کە هەبوو حساب جێ بوو ئەمە وەکو ئیهانەکەیان پێ نەدامون پرسیارەکان ئاسان بوون لە ئاستی خۆیان نەبوو ینی بۆ زۆر تەلۆ کێشەیە بیرکاری وانەیە کە عنی وردە و پێویستی بە مێشکەوە عنی زیاتر تەلەبی خۆمان مشکلی تا هەیە ئیتر کە تۆ قسەیەشی تاکەوە وا بێ گاڵتە بە تەلەبە بکەیت اینجا لە من وەک خۆم لە منهێجی ئینگلیزی خوێنم لە پرسیارەکان فیزیا کە پرسیارێک تەرجمە کرابوو بۆ ئینگلیزی لە ڕقەمەیەکە بەغەڵەت کرابوو لە جاتی نووسێ 0.27 تا نووسا بوو نقطەیە کرابوو 27 لە دوای ئەوش پرسیارەکە تاوە نقطەیەکی هەبوو تەلەبە سەری تێکەچەوە 27 بەس دقتمان لە کوردەکە ئەو مشکلە نەبوو ئەوش مشکلێکە کە تۆ تەرجمەکەی بۆ بە جوانی ناکرێت ینی هەڵی چاپیش هەبوو بەڵێ هەڵی چاپە بوو لە گۆڕینی زمانەکە وەکو قوتابی پێتان وایە ئەمە هەر هەڵەیەکە بەسەر دانەرانی پرسیارەکانە تێپەڕبووە بەسە وەزارەتی پەروەردەیان بوونە وەکۆڵێک تاکتیک و پلانێک بۆ دژی قوتابی گیراوەتە بەر بۆ ئازاردانی دەرونی قوتابی بۆ جۆری لە جۆرەکان بۆ خاوکردنەوەی قوتابی لە کەمتر دەرچوونی ڕێژەی دەرچوون کەم دەکرێتەوە ئەوش یەکێکە لە قسەکان بەڵێ بەپێی گشتی تاقیکردنەوەکان توانین بڵێن کە پەیوەندیێکی بۆشەوە هەبێت بەڵام ئەگەر بەگشتی سێر بکەین تۆ ساڵی یەک تاقیکردنەوەکی چەند مامۆستایەک بەحساب لە لیژنەکان گەدایانە لە لیژنی مراجعی پرسیارەکان پێشەوەی بچێتە بەردەم قوتابیان پێشەوە کە تۆ سێری بکەیتەوە بێ هەڵەکان چارسە بکەین کامتان لە بەشی ئەدەبی خوێنن هەمووتان علمین ڕەنگە هەمویان علمی بن سەبارەت بەسمێ بۆی بمانزانایە کێشەی بەشە ئەدەبیەکانی بەتامێژ و جوگرافیاش کۆمەڵێک بابەتمان وەرگرتووە لە بابەتی ئابووری بەدەر نییە لە هەڵا پرسیاری 45 با بڵین گروپی ئەی بابەتی جوگرافی ئەیش بە هەماشەوە بەدەر نییە لە هەڵا پرسیارێک هێنراوەتەوە ئیمژە و بەڕێوەری ئەزمونونەکان لە پرسیارێکدا سفر کراوە بە مس یعنی وەکو هەڵی چابێ یاخود هەر شتێک بێت لای ئێمەوە گرنگ نییە لای ئێمەوەی وەڵامی ڕاستە بژێرین بەڵام ئەو دەڵێت سفر و مس هەمان واتایان هەیە ئایا سفر و مس یەک شتە ئەمە لە بابەتی ئەدەبیان لە پرسیارێکدا سفر وەکو مادەی مسیان ئاخر بۆ شێوەیە بۆن منە لە پرسیارێکدا هاتووە ئەڵێت ڕێژەی مس لەکوێ هەیە بەڵام لە ڕێژەی زۆرترین بۆ شایی لە چ شوێنێکەیە پرسیارەکە بەو شێوە هەبووە لە هەڵبژارنەکانە لە جێی مس سفر دانراوە ئەڵێت مس و سفر هەمان واتایان هەیە یعنی لە بابەتێکی ئەدەبی ئەمە ڕوودات واتای چیە
کە ئەبێت بابەتی ئەدەبی زۆربەی لە بابەتە مێژووی بابەتی مێژوو بوانەی مێژوو بابەتی مێژوونی من ئاگدار بووم خوێنکاران ناڕزاییان لینیە بەڵام لە ئابووری هەبووە لە جوگرافیا هەبووە ئەو بابەتی کێستا کۆمەڵێک بابەتە بەڕاستی ئەوەی لێ کۆڵنیوم لێ کردبێت ئەوانیش بەدەرنین لە دوور هەڵوێستی مامۆستایانی وەکۆڵێ بەڕێوەبەران و چاودێرانی سەر هۆڵەکانی خوێندن یان بەو نێوە ئەم ناڕزایەتان لەو ڕۆژانە ئەگەیاندەم بەڕێوەبەری هۆڵەکە ئەو چه هەڵوێست و کاردانەوەی بەڕێوەبەری هۆڵەکان کۆمەڵێک کێشە بنیادراوە با بڵین کۆمەڵێک کێشە هەبووە لای خوێنکارەوە من خۆمیشێک بووم لەوانەی لە تاقیکردنەوەی کۆتاییات کارەبان نەبووە یعنی 5 دقی نەبردو وامان لاتەوە بەڕاستی گەرم بووین هەر جلەکانمدا کەندووە بە فیل لە علاگەیەک و جواب ماوەتەوە ئەم قسە جوانیە بۆ سەر شاشە بەڵام ئەمە وەک ڕخنەیەکە بۆ وەزارەتی پەروەردە یعنی نیان هێشتۆ خوێنکار بتوانێت بچێتە دەست شۆر لە کاتێکدا خوێنکار هەبووە بە پەلەپەل وەڵامی داوەتەوە یاخود وەڵامی ئەسیلەکەی داوەتەوە مامۆستا هەبوو پێی گوتوم وەڵامی ئەسیلەکەی داوەتەوە با بڵین نەقڵکردنی سەر سۆماکەی نردووە بۆ منوتێتی مامۆستا تاو تەحمل منەوە ئەبێ بچمە دەرەوە ئەگەر ئەتوانیت کۆمەڵێکم بۆ نەقڵکە ئەگەر نایشتوانیت هیچ لەبەر ئەوەی کۆمەڵێک ئیمساڵ ئەوەی کراوە هەر لەسەر با بڵین ڕێنمایەکان بوو ئەو ڕێنمایانەی دەرکراوە کۆمەڵێک قوتابی بەڕاستی وەکوتمان دەروون یعنی قوتابیەک ناتوانێت دەست بە ئەو بگەێنێت ئەمەوانای چییە هەر نەک قەلاقی وای لێ ئەکات بە پەلەپەل با بڵین ئەو هەڵبژارنی ئەوێت هەڵی بژێرێت بە نادڵنیاییەوە بچێتە دەرەوە زۆر باشە کۆمنتی جەنابەت چی لەسەر بەگشتی تاقیکردنەوەکانتان سەرتا بەنای خوا زۆر سوپاس بۆم دەرفەتە وڵا ئەم پرسیارەکانی ئەم ساڵە چاو و ساڵەکانی تر زۆر قورس بوون پرسیار هەبووە ئێمە پێش سایکردنی چل ڕۆژەکە هەڵبژارنەکانی پار و پێرارمان جواباتەوە بە بێستاییکردن و بەبێ مشکیلە بەزەم ساڵ لە زمانەکان بە تایبەتی زۆر کێشە هەبوو کۆم کاکێشتی لە فیزیایە ئەو ئۆپۆینتە دەرنەچوو بوو هەڵبژارنەکان دوودانەی بوو ئەگەر ئۆپۆینتت بۆ حساب کردا ئەگەر 27ت بۆ حساب کردایە ئەوە کێشەی زۆر بوو بۆ بیرکاریش پێنەدانی وەرەقات تەلەبە وای لێ هاتبوو لە کەرتەکەی خۆم لە پشتی سۆماکە جوابیاوە کە نابێت سۆماکە پیس ببێت ئیتر جواب نەدانە باس لەوە دەکرێت کە بۆ نمونە لە پرسیار هەبووە دوو لە اختیارەکان دروست بوون هەبوو لە کوردیا هەبوو ئەو پرسیاری تیا بوو لە کوردیا لە ئینگلیزیشە لە ڕووی گرامەرەوە خۆیان زۆر غەڵەتیان هەبوو لە پرسیارکردنەکەش هەتا چوبوون ددیان لەگەڵ شتێکی ترا بەکارێ نابوو کە نابێت لەوە بەکاری بێنێت ئیتر ئێمە چۆن بۆمان جیاب بکرێتەوە مامۆستا هەیە بە لایف حەلەکات خۆی کەوتۆتە بینی دوو وەڵامەوە ئێمە چۆن جوابی پرسیار بینەوە زۆر باشە ناوبڕێکی کوروەردەگرین و دوای دێنەوە سەر زیاتر قسەکردن لەسەر ئەم گرفتانە بینەرانی عزیز ناوبڕێکی کوروەردەگرین و دێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزموون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە. لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0771 840 2000.
ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێ لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی کێشە و گرفتەکان یا ڕووماڵکردنی و کێشە و گرفتانی کە قوتابیانی 12 ئامادەی لە تاقیکردنەوە و لە جۆری پرسیارەکانیان هەیان بووە. کاک هاوبیر بینەوە لای جەنابتان. مامۆستایان بەدەر لەوەی کە پرسیارەکان بە شێوەیەکی پڕ لە هەڵە و نەزانیاری نادروستەوە هێنرابوونە بەردەستیەوە، ئەو مامۆستانی کە چاودێری هۆڵەکانیانەکرد یا بەڕێوەبەری هۆڵەکە چ تەعامولێکی دەرونی جوانیان بوونە دەیانگرتە بەرامبەر بەیەوە. ئەوانیش هاوکاری ئەو سیستەمە ناتەندروستەی وەزارەتی پەروەردە بوون لە ئازاردانی ئێوە، لە هاوکاری نەکردنی ئێوە، لە ئازاردانی دەرونیەوە یان بوونە بە جۆری لە جۆرەکان. ئەوانیش وەکو ئێوە قوربانی دەستی ئەو سیستەمە ناتەندروستە بوون. لەگەڵ ئەوەی مامۆستایان کۆمەڵێک ڕوودا وەکو باسم کرد لە بابەتی پێشودا، ئەبێ بینە سەر ئەوەی ئایا ئەو مامۆستایانە بەشدارن یاننا. کۆمەڵێک بابەت هەیە لە با بڵین ئەو بەڵگانی بەدەستم گەیشتەوە. خوێندکار هەبووە نامی بۆ نردوم و توێتی لە ڕێی هیچ سۆشیال میدیایەکەوە یاخود هیچ شوێنێکەوە ناتوانم، یعنی ترسێکم هەیە کە ئەم بەڵگانە بەتۆ بڵێ. چەندین بەڵگەم لایە سەبارەت بە ئەسیلە فرۆشتن یاخود ئەمەی ساڵانی ئەمە چەند ساڵێکە دووبارە دەبێتەوە با بڵین وەزارەت نکۆلی لێ دەکات. لە چەندین مەکتەب هەبووە، لە هەڵەبجەی تازە، لە چەمچەماڵ، لە سلێمانی، لە هەولێر ڕۆژی وا هەبووە یەک ڕۆژ جیهاز بەکارهێنراوە. یعنی قوتابی هەبوو خۆی ئەڵێت سویچێک یاخود کلیلێکم لە گیرفانە بووە وەکو بۆ نمونە سویچی سیارێک یاخود کلیلی ماڵەیە جیهازەکەی لێداوە، یعنی هیچ سەڵتێکی دەرنەکردووە. یعنی ئەمەش هەر بەدەر لەوەی کۆمەڵێک مامۆستا هەیە بەشدارن لە ئەسیلە فرۆشتن یاخود کۆمەڵێک بابەت، ئەمە وەکەوەی نا هەموو مامۆستایان بەدەر لەوەی لە هەموو شوێنێک باش و خراپ هەیە. لە مەکتەبەکەی خۆمدا لە هۆڵی بەرامبەرم لە ئیمتیحانی با بڵین لە تاقیکردنەوەی کیمیا، تاقیکردنەوەی کیمیا بەفەلی هاتووە. ئایا تاقیکردنەوەیەک بەفەلی بێت ئەمە نەک جێ قوبوڵ نییە، یعنی ئەکرێت هەر تاقیکردنەوەکەش هەڵبووە شێنرێتەوە. خوێنکار هەبووە لە بابەتی تاقیکردنەوەی کیماوتێتی مامۆستا ئایا ئێمە پێویستە سێ خوێنکار ئیمزای بکەین کوا ئەو زەرفەی کە ئەدرێتە خوێنکار بۆی کە بیسەلمێنێت کە تاقیکردنەوەی کیمیا فەل نەبوو هەڵ نەپچڕاوە. وەڵامی خوێنکاریان نەداوەت. دێنەوە لای جەنابتان. زیارە ڕووماڵێکمان هەیە لە شاری سلێمانیەوە کە ئەمڕۆ هەموو حاجیانی کە ئەو کەسانی کە ناویان بۆ گەشتی حەجی ئەم ساڵ دەرچووە لە مزگەوتی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس لە شاری سلێمانی لەلایەن بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی سلێمانیەوە کۆکراونەتەوە بۆی کە ڕێنمایی پێویستیان پێ بدرێت کە ئێستا مەراسیمەکەیان بەردەوامە. ئەگەر پێکەوە بینەریان بین دیارە ئەمە ئەوانن کە لە ئەمڕۆ کۆکراونەتەوە بۆی کە لە حەجی ئەم ساڵدا بەشدار بن کە دیارە کۆتایی بە ڕێنمایی و مەراسیمەکەی ئەمڕۆیان دێت کە بە دڵنیاییەوە کەناڵی ئاسمانی پەیام لە گواستنەوەی ئەو ڕێنماییانی کە پێویستە بۆ کەسانی کە دەچنە گەشتی حەجی پیرۆز ئەم ساڵ دجارێکتر ڕێنمایەکانیان بۆ دەگوازێتەوە لە بەرنامە و پرۆگرامەکانیان بەردەوام دەبێت بۆی کە ڕێنمایی پێویست ئەو کەسانە وەرگرن. دیارە مەراسیمەکەیان بە کۆتا گەشتووە کە ئەوە بەشێک بوو لە دیمەنەکەی کۆبوونەوەی گەشت و بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی سلێمانی لەگەڵ
ئەو کەسانی کە ناویان بۆ گەشتی حەج دەرچوو ئەم ساڵ. دەوەیش تۆش ئینشەڵا ناوی دەرچێ می بە حاجی جەلال ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. کاکاوبیر زۆر باشە دێنەوە سەر ڕووماڵی تەوەریەکەمی بەرنامەکەمان. کاکاوبیر لەوێ دەست پێ بکەین دیارە هەندێک لە پرسیارەکانتان کە لێرە ئاماژە پێکرد بە تایبەتی پێم وایە وانە کوردیەکە بوو. جارێکتر ئەگەر دووبارەیان بکەیتەوە پێم وانە زیاتر لە با بڵێن زمانی وەک خۆمان دەڵێن زمانی نووسراو بێت واتە سۆرانیەکی ڕەسەن بێت. سەبارەت بە سۆرانی ڕەسەن وەکو گوتم مامۆسایەک دایناوە لە ساڵی 2006ەوە تەقاوت بووە زاری بادینی بووە ئەوەیش ئەیسەلمێنێک کە وەزارەت لیژنەی پێک نەهێنا بۆ پێداچوونەوەی پرسیارەکان ئەگەر لیژنەیەکی پێک بهێنایە مامۆسایەک لە سلێمانی لە هەولێر دەدووە ئەوە بەراوردی ئەم پرسیارانیان ئەکرد و نەیان ئێهێڵا ئەم کێشەیە دووبارە بێتەوە یعنی وەزارەت ئەگەر مەبەستی لێ بێت کە ئەڵێت لیژنەمان پێگەێناوە کو بۆ لیژنە پێگەێناوە کە ئەڵێت هەڵە لە ئەزمونونەکان نیە ئەی بۆ هەڵ ئەمە دوو جارە بەیاننامە دەرکەن یاخود با بڵێن دێنە سەر شاشەکان جارێک ئەڵێن لە تاقیکردنەوەی کوردی یەک هەڵە هەبووە جاری دووەم کە هاتنە سەر شاشە دەڵێن دوو هەڵە یعنی ئەگەر هەڵە نەبێ بۆچی قەرەبوو ئەکرێنەوە ئەمە یعنی نازم کۆمەڵێک شتە ئەوترێت زۆر سەیرە لەلایەن وەزارەتی ئەم ناڕزاییە تەنها لە سلێمانیە لە هەولێر دووکیژەیە ئەوانش گرفتیان وەکو بینیمان لە شارەکانی تریش خۆپشاندان کراوە هەولێر لە بەردەم پەرلەمان بووە لە کۆیە کراوە یعنی بەعام لە شارەکان ئەمە ڕوویداوە نەکەر خوێنکاران لەبەرەوەی ئەو تاقیکردنەوەی دادەنێت بۆ هەموو خوێنکارانە یعنی وەزارەتیش وای لێ کردووە ئەم تاقیکردنەوەانە نزیکەی ئیمساڵ 120,000 با بڵین 110,000 بۆ 120,000 تاقیکردنەوە کراوە ئەم ئەسیلانەدا ئەنرێت لەسەر ئەوان تاقی ئەکرێتەوە نەک ئەوەی لیژنەیەک پێ وەڵامی وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان بەرامبەر بە ڕەخنە و داواکاری و ناڕزایەتی خوێندکاران و قوتابیانی کوردستان چییە تا ئێستا هیچ بەرپرسێ هیچ لایەنێک پەیوەندی هاتووە سەر هێڵکە وەڵامی ئەم داوا و ڕەخنە و گلەیانەیە سەبارەت بە وەزارەت هەر ڕۆژە ئەگەر وتەبێژێک بێنێت کۆمەڵێک قسە دەکات بەڕاستی هەر شەرمە بۆ وەزارەتی پەروەردە دەڵێت قسەی قوتابیان قسەیەکی بازاڕیە ئەمە بۆ کەسێک ئەیبە کە 10 ساڵ با بڵین پێش ئەوەی بچێتە وەزارەتی پەروەردە ئەزمونێکی پێگەینێت کە بتوانێت مەسئولیاتێک هەڵ بگرێت بەرامبەر قوتابیان و کە چۆن قسە بکات ئەو دێتە سەر شاشە و دەڵێت قوتابیان قسەی بازاڕی دەکەن ئایا ئەو هەموو مامۆستایی کە لەسەر بابەتەکان هاتوونە دەنگ و هەڵەکانیان دیاری کردەوە ئایا ئەمانیش قسەی بازاڕی ئەکەن سەبارەت بە وەزارەت کە دێتە سەر شاشە کۆمەڵێک بەیاننامە دەرئەکات نەک لە ئاستی خوێنکار نییە یعنی کۆمەڵێک شت دەکات بەڕاستی وەکو هەڵخەڵەتانی خوێنکار وایە کە ئەمەش خوێنکار چاوبەز ناکات بەڵگەیەوە ئەمە تەنها با بڵین تەلەبەتە ماڵەکانن ناڕزاییان هەیە گەر بە زمانێکی ڕەنگە هەندێک خەڵک وا بڵێت یاخود بەڕاستی تەلەبە زیرەکە و نمونەیەکانی ژەرەم ناڕزاییان هەیە ڕەنگە زۆر جار زیرەکەکان کە شەڕی پۆینتێک دەکەن زیاترەمانە ناڕازی بن تا چەمەڵێکە خواخوای بە پەنجای نابێت و لە کۆڵی بێتەوە من خۆم دوو نمونەیە هێنمەوە یەکیشان لەسەر خۆمەیشان لەسەر تەلەبەیەکە کە چیرۆکی ژیانی بۆ گێڕامەتەوە بە کورتی تەلەبەیەکمان لایە نەخۆشی ژێرپەنجەی هەیە ساڵی پار بە دەرەجەیەکی زۆر بەرزەوە داخلی تاقیکردنەوەی وزاری بووە تەحسین معدل بۆ ئیمساڵ کە بە دەرەجەیەکی زۆرە داخل بووە لەگەڵ ئەوەی ژێرپەنجەی مێشکی هەبووە زیرەکیێکی لە ڕادەبەدەری هەبوو یعنی بە تێک ڕێی معدلی 90 داخل بۆ وەزاری بەڵام ئیمساڵ ئەوەی بینراوە لە تاقیکردنەوەی ئینگلیزی با بڵێن ئیتر خەون و ئاواتی کوژراوە کە بە من ئەڵێت یعنی ئەم قسەیە هەر گوناهت کاریگەری نەکات لە هەموو وەزارەتی پەروەردە دەڵێت 12 ساڵە بە نەخۆشیەکەوە دەخوێنم کە ناتوانم نەشتەرگەری بکەم ئەگەر نەشتەرگەری بکەم ڕەنگە با بڵێن بەهۆش هاتنەوەم ئەوە نەبێت یعنی من 12 ساڵ ئەخوێنم ناتوان بۆ نەخۆشیەوە بگەم بە ئاواتەکەم نمونەی دووەم لەسەر خۆمە من یەکێکم لەو خوێنکارانەی بە شانازیەوە کوڕی کەسێکم ناتوان با بڵێن هەر پیشەیەکی هەبێت یەکێکم بووم لەوانەی کە چەندین ساڵ لە پۆلی چواری سەرەتاییەوە هەتا نوێی ئامادەیی لەسەر ئاستی سێ پۆل یەکەم بووم کارتەکانم شایدی ئەوە دەن و ئەوانەی من بناسن ئەزانن من چێ بەڵام کە کار گەیشتۆتە بایکۆتی وەزارەت و با بڵێن ئەو هەڵانەی لە وەزارەتە هەبووە گەشتینەتە تاقیکردنەوەی ئینگلیزی تێکڕای معدل لەم بابەتی عەرەبیم حساب نەکردووە 89 بووە بەڵام کە هاتوونەتە بابەتی ئینگلیزی معدلی منی هێناوەتە 80 ئایا هەر منم ئەم هەموو خۆپشاندەرانە ئەکرێت ئایا هەر ئێمە لە سۆشیال میدیا 2000 کۆمنت و ڕەخ نەبێت بۆ وەزارەتی بۆ بابەتی ڕاگەیاندنەکانی وەزارەتی پەروەردە 1800 ڕەخ نەبێت ئایا هەر منم 1900 ڕەخ ناگرم ئێوە چ سەرنج و تێبینێکی ترتانەیە ئەم چ ڕوونکردنەوەیەکتان هەیە لەسەر ئەوەی کە ئێستا لەوە چێ شتێکتان بیراتبێتەوە لەسەر پرسیارەکان لەسەر کێشەگیر و گرفتانی کەتان بووە یاخود پێشنیارتان بۆ وەزارەتی پەروەردە چییە؟ سەبارەت بەوەی کە باسی مدیرقا شتەکانتان کرد من هاوڕێکی خۆمەتی لە ئیمتحانی عەرەبیە خۆی بەتمای دەرەجە بوو تێ ئیمتحانی عەرەبیە کە پرسیارەکانم بینی تۆزەوازم تێک چوو گریان بەس ویستم دەرنەکرد تیجاری دوم خۆم پێ نەگیرا گریان مدیرقاکە هاتووەتە لامەوە تێتیەوە گری بۆی پێ بڵێنەوە خۆی لاگمەگا هیچ پێ ناڕێنەوە ئەنی ئەوەش هەڵوێستی مدیرقاکان شتێکی جوان نییە بەڕاستی زۆر باشە هاوڕێکت
سەبارەت بۆی کە وەزارەتی پەروەردە هەر ئەسڵ لە ئەساس و بە هەڵەهێناوێتی کارێکی وای گرەکەوە تەلەبە و مامۆستا بوون دوژمنی یەکتری لە ناو هۆڵەکانی خوێندا شووی مامۆسای ناو هۆڵەکانە نەهێشتووە یعنی مامۆسای والێکەوە ڕەحمی بۆ تەلەبە نەبێ پرسیاری قورس بێنێتەوە يعني معقول نییە پرسیاری وا قورس هاتۆتەوە کە ڕەچاوی هیچ شتێ ناکرێت هەموو تەلەبەکان لە مەکتەبی نمونەی ناخوێن هەیە لە دەرەوەی شارە خوێنێ هەیە لە لادێ خوێنێ ینی ناکرێت تۆ هەمان ئەو پرسیارێکەوە بۆ منە ئەوی کە پێوتە تەلەبەی خصوصی بۆ ئاناهێنێتەوە هەمان ئەو پرسیارێک بۆ تەلەبێ بێنێتەوە لە لادەکانە خوێن ینی مانە هەمووی کێشێتەوە ئەو پرسیارە قورسانە بە تەلەبەیەک جواب نادێتەوە بۆ لە پۆلیکی سەرتایی و مامۆسایەکی باشی نەبووە ینی بۆ منە جاری وا هەیە بە کۆی 12 ساڵەکە لەوانەیە بۆ یەک جار مامۆسایەکی باش عەرەبی هەبێ یەک جار مامۆسایەکی باش ئینگلیزی هەبێ مامۆساکان لەو ئاسانین کەەوە ینی بۆ هەمویان نابێت زۆر باش ئەگەر من پرسیارێک لێ بکەم تا چەندە بایکۆتی ساڵانی ڕابردوو کاریگەری لەسەر ئەم تاقیکردنەوەوانە هەبوو ئەوە تەلەبەی هەر کوشت ئەو بایکۆتە من خۆم لە پۆلی 4 ئەو کات تازە سەرتایی بایکۆت ئەوانە بوو نزیکی لەوانە نیوەی پۆلەکەمان وازی هێنابێت لە مەکتەب هەر وازی هێنا نەک بڵێ تر سعی ناکاوسیێمانە وردەیترمە بۆ منە ساڵی دواتری بایکۆتەکە زیاتر بوو نزیکی 2 مانگە داوامان نەکرد هەر مەکتەب داخراتەوە باشە کاریگەری لەسەرەوەی کە لە کۆتایی پۆلی 6 و لە تاقیکردنەوەکاندا بۆ نمونە ئاستی ئەو کەسە لاواز بێت بێگومان کاریگەریە بێتەوە ئێمە لە پۆلی 11 نزیکی 2 مانگ مەکتەب داخرا ئەم 2 مانگە بێگومان پۆلی 11 پۆلی 10 و 11 و 12 ڕەتیان زۆر بێگۆ هەیە تۆکە 2 مانگی پۆلی 11 بڕا کاتە چۆن قەرەبێتەوە لە پۆلی 6کە لە پۆلی 12کەوە زۆر ڕەتیان بەیەکەوە هەیە و ئەساسیاتی بۆ منە کیمیا ئەساساتی کیمیا لە پۆلی 11 خوێنێ بوویکەوە ئامادەکەوە پۆلی 12 تۆ ئەگەر کاتە ئەساسیاتەوە نەخوێن بێت هیچت بێت هاوڕێکە دەگەر کۆمنتێکی بێ لەسەر ئەو بایکۆتە من وەکو خۆم لە پۆلی سێوە یعنی تقریبان ئەوە نزیک 4 ساڵەکە بەتەواتی داوام نەکردووە باشە یعنی تۆ ئەم ساڵ ئیتر بەتەواتی هەر هیلاکەبی 4 ساڵە داوام نەکردو بەتەواتی ئەوش بۆ خۆی کارگەریە وەڵای منەوەی لەسەر وەکو پێشنیارە وێمە هەر یەم ساڵ نییە بەڵام بەڕای من ئەگەر بتوانرێ وەرەقەی سۆماکە ئەوەی کە جوابدانی پرسیارە تۆزە گەورە بگرێت یعنی تۆ معقولە امتحان هەموو یعنی دەرەجەیەک 2 دەرەجەت فەوتێ بەس بۆ یەک تۆز لەو بازنە بچووکە دەرەچێ بەزەوەی نوکی قەڵەمەکە دیتیا جێگامێتەوە ئەوش بۆ خۆی تەلەبە هەیە دەرەجەی بۆ وافەوتی وەڵام تەلەبان ناسم پێرار بوو شتێکی وا بوو کە بە بۆنی سۆماوە لە تقریبا دووەمی هەرێم و هاتە سەر پێنجەمی هەرێم زۆر باشە کاکەویر بڕیار درراوە هەندێک دەرەجە هەیە بۆ هەندێک پرسیار بگەڕێنرێتەوە 6 دەرەجەیە پێم وایە دەبێت بگەڕێتەوە لە ئەوەی ئێمە لە داواکاریەکانە کردومانە یەکەم پێداچوونەوەی تەواوەتی نەگۆ پێداچوونەوەی ئێستا ئەیکەن یعنی دێنە سەر بابەتێک ئەڵێن لەم پرسیارە 2 وەڵامی بۆ ئەبێت ئەم 2 وەڵامە ئەکەین بەڕاست یعنی پرسیارێک لە وەزارەتی پەروەردەوە دامرێت 2 وەڵامی ڕاستی بۆ بێت ئەمە مانای چییە نەخێر کۆمەڵە شتیاندانەوە ئەگەر ئێمە من یەکێک بووم لەو خوێنکارانی کە لەو 2 وەڵامەیەکی چانم هەڵبژێرم با بڵێن وەڵامەکەی من ڕاست بێت ئەی تاوانی خوێنکارێکی تر چییە کە یەکێک لەو 2 وەڵامە هەڵنابژێرێت و بۆی ئەکرێت بە هەڵە بۆیە ئێمە یەکێک لە داواکاریەکان دووبارە داواکەینەوە لیژنەیەک بە تەواوەتی پێک بهێنرێت بۆی قەرەبووی ئەو خوێنکە ئەو پرسیارانە بکاتەوە بە دڵنیاییەوە ناڕزایەکانتان بەردەوام دەبێت لە ڕۆژانیدا چکە بازداو دەکرد ڕەنگە سبێنش خۆپشاندانتان بەڵێ بە دڵنیاییەوە سبەینێ لە بەردەم پەروەردەی شارەکان خۆپشاندان بەردەوام دەبێت چونکە ئەو بە باکی وەزارەتی پەروەردە هەیەی من ئامادە نیم 12 ساڵی خوێندنم بە ماندوێتی یعنی بە هاوکاری دایک و باوکم بە ماندوێتی دایک و باوکم بدەمە دەست وەزارەتی پەروەردە بە ئاسانی یعنی نەکار منم کۆمەڵی خوێنکاری زۆرن لە شار و شارەشەکانی کوردستان بەناتان نەبردوتە بەر پەرلەمان بە دڵنیاییەوە دەنگمان گەیاندۆتە پەرلەمان ئیمشەو لەگەڵ کۆمەڵێک پەرلەمانتا ڕاقسەم کرد لەگەڵ چەند لایەنێکدا ئێمە هیچ لایەنێک نین ئێمە کۆمەڵی خوێنکاری سەر بەخۆین بەڵام سپاسی هەر لایەنێکەکەین دەنگی ئێمە گەیاند بێتە پەرلەمان بە داواکاری و بەیاننامەمان گەیاندۆتە پەرلەمان سپاس بۆخوا یەکشەم و دووشەم کۆبوونەوەی لەسەر دەکەن بۆی بزانن چی بڕیارێک بدرێت هەروەها ئەگەر پەرلەمانیش وەڵامی نەبوو ناچارین سکاڵای یاسایی لە دادگای ئیتیحاد تۆمار بکەین کە وەزارەتی هەرێم نایەتە دەم خوێنکارانیەوە زۆر سپاس بۆ هەریەکە لە کاک هاوبیرجەزەوە هاوڕەکانی کە لەم بەرنامە لەم ڕگەیەدا لەگەڵماندانی عزیز دیارە دەچینە لای راپۆرتێک کە هاوکارم کاک ئەمجەد لە دووهەکەوە بۆی ئامادەکردین لەسەر شێرپەنجەی منداڵ با پێکەوە بینێری بین و دەچینە سەر تەوەری دیکەی بەرنامەکەمان.
ساڵانە 30 تا 40 حالەتên nexweşiya şêrpencil dev zarokan têne tomarkirin. û di 8 salên borî de li Duhokê nêzîkî 300 zarokan tûşî vê nexweşiya tirsinak bûyne. Xoşbextane 150 wan çareser bûyne û ji vê nexweşiyê qurtal bûyne. ما 300 نخوش مهين تقريبا وان 8 سال تشوينده او حدود 10 سال شن بالبته ونيفك وانا تقريبا يزق 150 نخوش علاج خب داوي انايا وش بيش قرطال بينا ابد ما نجي بردان سر علاج چونكو فتره علاج جلك احتمال عندك 2 سال عندك 3 سال فات كيشت وهيوانج علاج ورد جرن وسبحان الله حالات إنها تشخيص كني في حالات إني تقريبا سح حتى سو بينجا هنج صارج حتى شلاتين يعني تقريبا رينجين بين السح حتى شليده في حالات إني قلت بابا من صباحي بينا لخوش خانه دا فحصا بمكين ام هاتين ما فحص كرن چنا در کرد پشتی هنگه فحصا پشتی ما کرد ما فحصا پشتی کرد نخوشی شیر پنجه شیر در کرد و پشتی هنگه من علاج سنتری برگردن و از چیمو سنتر جین بو نخوشین زاروکان پهفکارید گل رکخرا و مدال پارێزی کوردستان آهنگ کاجدایک بونه بو 8 زاروکن توشبوین پنجه شیر ساز کرد. آرمان جامعه اوه پیدا کردن چارەسەریە دەرونی کود بتە تمامکردن چارەسەریە پزیشکی و پیدا کردن گرنجین سەرلێوێت زارۆکە بوان جۆرە چالاکیە gelek خوبەخشید gelme کار دکەن خوبەخشێت مەژی gelek ژێت زیاتریت پەیمانگیە هونەرێت جوانن سپاس بۆ سەنتەرێژین و سەرۆکەتیا سەخلەمێ گەلت هاری کارن gelme و ئارمان جامە هەمیە ئەوە ئەم گەهینە چارەسەریە دوماهیکێ بۆ وان زارۆکە بو ماوەدەم ژمێرەکێ گرنجین کەفتە سەر lêvên wan zarokan û hindek ji êş û azarên xwe ji bîr kirin. Hindek zarok jî serxatra xişk û birayên xwe yên nexweş beşdarî ahengê bûn. 3 sala نخش هسه واش میگفت برامن یه نسخه واش از گلک اودیا یه نخشن گلمه و جا اما از بری آهت میحکه نوصا از نتاتم از آد مفیری به نخشه ده کیفانو بید برامن یه نخشه خشکم بس از بچگو نخشه هێزکردنا layەnê derûnî wekû çareseriyeka giring û temamker bû çareseriya kêmyayî pêtiviyeka serekî ye bû baştirkirina rewşa zarokên nexweş û nexwasimeyên penceşêrê. Amed Birîvkanî taybet bû bernamê Peyamê Roj Duhok. بینەرانی عزیز دیارە تەوەری ئێستەی سەرەکی بەرنامەکەمان قسەکردن لەسەر بەرهەمی پەلەوەرەکان و گرفتەکانیان بەڵام پێشەوەی کە بچمە لای میوانەکەم سەرنجتان بۆ زانیاریەک لەسەر باڵندەی نەعامەوە ڕادەکێشم. زانیاری لەبارەی باڵندەی نەعامەوە. نەعامە کە پێشی دەوترێت وشترمەرخ بە یەکێک لە گیاندارە سەیر و گەورەکان دادەنرێت هەروەها بە گەورەترین و قورسترین باڵندە دادەنرێت لەسەر ڕووی زەوی. قسەیەکی نەستەقەیە کە دەگوترێت پرسیار لە نەعامە کراوە ڕەگەزی تۆ چییە؟ گوتیەتی بە پەڕ و هێلکەکەم بێ باڵندەم و بە گیاخۆری و پشقەڵکردنەکەشم بێ لە ئەژەڵ دەچم. بە یەکێک لە گیاندارە زۆر خێرا و بەهێزەکان دادەنرێت. توانای باڵگرتنەوەی نییە بەڵام هێز و توانای ڕاکردنی زۆر زۆرە بە تایبەتی لە بیابانەکاندا. زۆر جار ئەگەر تووڕەیی لە گیاندارێک تووڕە بێ لە گیاندارێک کە ئازاری بێچۆکانی دەدا یاگەر دوژمن هێرشی بۆ بهێنێت خێراییەکەی هێندە زۆرە زۆر جار لە خێرایی بەور زیاترە لە کاتێکدا بەور خێراترین گیانداری سەرڕووی زەویە. لە لای قولەپێوە نوکێکی تیژی هەیە کە لە کاتی لە قەهاویشتندا هاوشێوەی شمشێر دوژمنەکەی دەبڕێت و زۆر جار دەیکوژێت. باز لەوە دەکرێت کێش و هێزی لەقەی نەعامە کە بە ڕقەوە دەیوەشێنێت بۆ دوژمنەکەی 540 کیلۆگرام دەبێت. چاوی نەعامە بە گەورەترین و بەهێزترین چاو دادەنرێت لە ناو باڵندەکاندا. بەڵام لە هەموو گیانداران زیاتر چاوی دەبینێت. لە دووری 3 کیلۆمەتر و 500 مترەوە
نەیار و دوژمنەکانی دەبینێت یا دەتوانێت چاوی لە گۆڕانکاریەکان بێت. لە ڕێی هێلکەکردنەوە زۆر دەبێت و ماوەی 3 ڕۆژ جارێک یا هەفتەی جارێک هێلکەیەک دەکات. کێشی هێلکەکەی نەعامەی پێگەیشت و 1 کیلۆ 500 گرامە. هێلکەی نەعامە دەخورێت. نەعامە ئەگەر خۆی لەسەر هێلکەکانی کڕ بکەوێ نزیکەی 2 مانگی پێویستە تا هێلکەکەی بتروکێت. بەڵام ئەگەر بە ئامێری هەڵهێنانی کارەبایی بێت ئەوە پێویستی بە 50 ڕۆژ دەبێت بۆ هەڵهێنانی. ئەگەر لە وەرزی هاوینیشدا بێت دەکرێت بە 45 ڕۆژ هێلکەکەی بتروکێت. پەڕی نەعامە زۆر نەرم و جوانن بۆیە ژنی فیرعونەکانی کۆن لە دروستکردنی دەفر و خۆڵینگە و باوەشێنی خۆفێنەکردنەوە بەکاریان هێناوە و هەمیشە کۆیلەکان بە باوەشنێک ژنی فیرعونیان باوەشێن کردووە کە لە پەڕی نەعامە دروست کرابێت. پێستەکەی گەلێک سوودی جوانکاری هەیە و لە دروستکردنی گەلێک جلوبەرگ و پێداویستی ڕۆژانە بەکاردێنرێتەوە هاوشێوەی مەڕ و بزن پێستەکەی کەوڵ دەکرێت. هەروەها بیلبیلەی چاوی و پەڕەکانی و ئێسقانەکانی لە زۆر ئامێری ڕۆژانەدا بەکاردێت بە تایبەتی ئێسقانەکانی لە دروستکردنی گیتار و ئامێرە مۆسیقیەکاندا سوودی لێ دەمیرێت چونکە ئێسقانەکەی بۆشە و هیچ مۆخێکی تێدا نییە. نەعامەینێ ڕەنگێکی ڕەشی تێری هەیە و مێیەکانیشی هەر بە خۆڵەمێشی و زەردباوی دەمێننەوە. نێرەی نەعامە گەورەترە بە بەراورد بە مێیەکەی. گۆشتی نەعامە هیچ بڕە کۆلسترۆلێکی تێدا نییە و سوود و تایبەتمەندیەکی زۆری هەیە. نەعامە بە یەکێک لەو پیاندارانە دادەنرێت کە سەری خۆی لە خۆڵ و لمدا دەشارێتەوە و لاشەی بە دەرەوەیە. خەڵکی پێی وایە کاوە لە ترس و بیمەوەیە کە نەعامە سەر دەخاتە ژێرخۆڵەوە. بەڵامەوە دوورە لە ڕاستیەوە چونکە بەشێک لە نەعامەکان هێلکەی خۆیان ناوشێوەیەکی سەڵ لە ژێر خۆڵ و لمدا حەشار دەدەن و بەو شێوەیە هێلکەکانیان دەتروکێت و دەبێتە بێچوو. ئەویش هەمیشە بۆ سەلامەتی هێلکەکانی و زانینی کاتی تروکانی هێلکەکانی سەردەکات بە ژێر خاکدا و لەمان و تەندروستیان دڵنیا دەبێتەوە. دەست خۆش جەلال پاک و بێگەردی بۆ خوۆش لەسەر تەواوی دروستکراوەکانی. تەوەری دومی بەرنامەکەشمان هەر لەسەر پەلەوەر بوو بۆیە حەزمان کرە و زانیاریە سوود بەخشش لەبارەی یەکێک لە پەلەوەرەکانەوە پێشکەشیەوەی عزیز خۆشەویست بکەین. ڕێز بەداخەوە هێندی کە مریشکمان زۆرە دەبێت لەسەر مریشکە قسە بکەین پەلەوەرمانیە. وەڵای ڕاستە. بەڕێزان بەرهەمی پەلەوەر و بە تایبەت گۆشتی مریشک و گرفتەکانی لە هەرێمی کوردستان وە کوالێتی گۆشتی مریشک و دابەزینی ئەو نرخە بەرچاوی بە تایبەت لە وەرزی هاویندا ئەیبینین کە نرخی کیلۆیەک تەماتەی کوردی 1500 و کیلۆیە مریشکیش بە 1500 و هۆکاری دابەزین و کاریگەری ئەم دابەزینە لەسەر ئابووری وڵات و چ زیان و مەترسیەکی تری هەیە. میوانداری زۆر بەڕێز مامۆستا مۆفەق نەقشبەندی سەرۆکی لیژنەی پەلەوەر لە قایمقامەتی سلێمانیمان کردو. مامۆستا مۆفەق زۆر بەخێر بێی، سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر بەخێر بی. با سەرتا بزانین بەرهەمی پەلەوەر چییە؟ یا ئێمە لە کوردستان ئاشناین بە چ جۆرێک لە بەرهەمەکانی پەلەوەر و سوودی لێ بینین؟ ئێمە لە کوردستانە دوو جۆر بەرهەممان هەبووە. بەرهەمی گۆشتی مریشکی سپی لەگەڵ هێلکە کە وەکو بەرهەم هەبووە، بەڵام ئێستا ئەوەی کەوا بۆتە بەرهەمێک و بە شێوەیەکی بەرفراوان ئەکەوێتە بەرچاوی هاوڵاتی و هاوڵاتی توانوێتی بە ئاسانی دەستی پێی بگات گۆشتی مریشکی سپیە، واتە گۆشتی پەلەوەرە. ئەم گۆشتە ئێستا کە بە ئاسانی ئەکەوێتە بەردەست هاوڵاتی لە تقریبان هەشتاکانە بۆ هەتا سەرەتای نەوەتەکانیش وەکو پرۆژە نەمان بوو. لە هەموو سنووری سلێمانی و دەوروبەری ئەوەندەی من ئاگادار بووم هەمووی 30 بۆ 40 پرۆژەمان هەبوو، ینی ئەوەندە بەرهەمی نەبوو هەتاوکو پرۆژەی داواجینی. بەڵێ ئێستادا دوای 27 ساڵ بەسەر و مێژووی کە جەنابەت سەرەتاینەوە دەکانت کرد چەند پرۆژەمان هەیە؟ ئێستا حالیان تەنها لە سنووری سلێمانی دەوروبەری سنووری سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و باڵنی هەڵەبجە و گەرمیانە ئەوەی کەواوکو ئامار لە بەردەستی ئێمایە. ئێمە ساڵانە 6 مانگجارێک ئاماری گشتیمان ئەکەوێتە بەردەست. ئەو ئامارن ئیستا لە بەردەستمانایە هی 6 مانگی ڕابردووە 650 پرۆژەمان هەیە. ئەمە داواجینی 600 کێڵگەی پەلەوەریمان هەیە دەواجن بەڵێ. و بەرهەمی ئەمانە ئەم مریشکە کە بەرهەم دێ و ئەکەوێتە بازارەوە، ینی ئامارێک کە من لە مانگی ڕەمەزانە کەوتوتە بەردەستمان و ئیشمان لەسەر کردووە لە مانگی ڕەمەزانە 1.5 ملیۆن مریشکی ئامادەمان هەبوو کە کەوتۆتە بازارەوە.
چاودێری و پلانی لیژنەکانی ئێوە لە لێپێچینەوە و بۆ کۆڵێ پێدانی ڕێنمایی بە و پرۆژە و کێڵگە پەلەوەریانە چیە؟ ینی ئێوە چۆن ڕێنمایی ئەدەن بەوان و چۆن سزای و کەسانە دەن کە سەرپێچی ڕێنمایەکانەکەن؟ ئێمە بەڕاستی لەبەرەوەی ئێستا پرۆژەی کێڵگە پەلەوەریەکان و بەرەمهێنانی مریشکی سپی بۆتە ئەمرێکی واقع و دەست هەموو هاوڵاتیەک ئەکەوێ و نرخەکەشی هەرزانە و هەموو کەسێک ئەتوانێت دەستی پێی بگات. ئەمە بەڕاستی وای کردووە کە کارمان لەسەر ئەوە کرد ئێمە ئەم مریشکە لەسەر بڕینخانەکانە سەر ببڕێت. کارمان لەسەر ئەوە کردکەوە لە مۆدێرترین سەربڕینخانە و هاوڵاتی چۆن ئێستا مریشکی بەستوو هەیە ئەچی ئەیکڕی لە دوکانەکانە ئاوا مریشکی فرێشی خۆمانی دەستکەوێت و بە شێوەیەکی تەندروست بێتە بەردەستی هاوڵاتیەوە. یعنی خوازیاری ئەوە نەبووین کە مریشک بەو شێوەی ئێستا لە دوکانەکانە سەر ئەبڕێ و پاگەکرێ و هاوڵاتی ئەیکڕێ بەڕاستی ئەوە هیچ تەندروست نییە و هیچ مۆڵەتی تەندروستیانی ئەو دوکانانە بۆتە ئەمرێکی واقع و باڵی بەسەر شارەکە کێشاوە. کاتە تۆ پێت وایە بێ مریش پاک بکرێ و بکرێتە نێو زەرفێکەوە لە مجەمیدا هەڵبگرێ ئەوە تەندروسترە تاوەیکە؟ ئەمە تەندروست نییە چونکە مامۆستا با یەک پرسیاری تایبەتی بکەم تۆ خۆت بەکارهێنەری ئەو جۆرە مریشکانەی ئەو جۆرە مریشکانە خۆی کە لە کێڵگەکانە بەخێوەکرێ و دوای لە دوکانەکانە سەر دەبڕدرێ؟ ئەو مریشکانی لە کێڵگەکانی ئێمە بەخێوەکرێ لە 100% تەندروستن لەبەرەوەی ئێمە لە یەکەم ڕۆژەوە ئەو هێلکەیە کە داخڵە بێ هێلکەی ئێمە حتا هێلکەی پیتێنراومان لە کوردستانە بەرهەمی زۆر کەمە. هێلکەی پیتێنراوی ئێمە لە تورکیاوە دێ، لە ئیتالیاوە دێ، لە بەلجیکاوە دێ. ئەو هێلکانە کە داخلی کوردستانە بێ ئەچێتە مەفقەسەوە لە مەفقەسەکانە ئەبێ بە جووچک ئەو جووچکە لە یەکەم ڕۆژەوە چێتە قاعەکەوە ئێمە ئاگامان لێ هەتاوکو 45 ڕۆژ 50 ڕۆژی خۆی تەواوکە ئەبێتە مریشک. یەک عەلەفێکە خوات، یەک مادەیەکە خوات. ئەمەی کە ئەوترێت چی ئەخوا و چی ناخواشتی ئەدەنێ و هۆرمۆنی ئەدەنێ و دەرزیلی ئەدەن و ئەمانە هەمووی دوورە لە ڕاستیەوە. بەزمەوە ساوانی کە دەبنێت 4 کیلۆ 3 کیلۆنی ئەوانە تا چەند کاتێکا بەراورد بە جووچکەی کوردی جەلال جووچکەی کوردی 2 ساڵیش بەسەر لەوە نەگاتێ 2 کیلۆ. ئەوە جنسەکەی وایە ڕەگەزەکەی وایە. ئێمە ئەم مریشکە کە تۆ ئێستا ئەیبینی لە 45 ڕۆژە بۆ 50 ڕۆژ وەزنی 2 کیلۆنی و ئەدا بەدەستەوە بە ئاسانێکەوەیتە دەست هاوڵاتی دوو سیفەتی زۆر گرنگی تایە. یەکەم سیفەتی بەرەمهێنانی تایە واتە خاوەنی کێڵگەی پەلەوەر ئیشی لەسەر پیشەسازی بەرەمهێنانی مریشک کردووە واتە ئەم مریشکە بۆتە سەناعە بۆتە تیجارەت بۆتە کاسپی کابرا ئەیەوێ پارێک خاتە کاسپێکەوە خێرا زوو قازانجی لێ بکە بۆیە تەحسینی جیناتی پیاکراوە و ئەم تەحسینی جیناتە چاکردنی باڵین بۆ ماوەیەکان کە کراوە بەڕاستی توانیوێتی جگەلەوەی کەەوە قازانجێکی سناعی دەواژنە بۆ خاوەن کێڵگە پەلەوەریەکان لە هەمان کاتیشە ینی ئەم مریشکە مریشکێکە تەندروستە کێشەی نییە عەلەفێکی کەمیش ئەخوات. ئەو عەلەفی زیاد ناخوا خەسارەتی نییە. هیچ تۆ ئێستا مریشکە بەخێویکە مریشکێکی کوردی هەر مریشکێکی مەسەحابێنە لە ماڵەوە بەخێویکە بە 3 مانگ 4 مانگ ناگاتە ئەو وەزنش بەڵام لە قاعی دەواجنە. شارەزاییت هەبێ شارەزاییت نەبێ کێڵگە پەلەوەرەکانی ئێمە ئێستا بە سیستەمێک دروستکراون پێڵێن ئۆتۆماسیۆن. ئەم ئۆتۆماسیۆنە واتە پلەی گەرمە کۆنتترۆل کراوە ئەو هەوای کۆنتترۆل کراوە عەلەفی دابشکردنی عەلەفی کە ئەڕوا بە زنجیر ئەڕات کۆنتترۆل کراوە ئەو خواردنی کۆنتترۆڵە کێشەی نییە. یعنی هەموو شتێکی بە شێوەیەکی چاودێری ئەدرێتێ و بە شێوەیەکی زۆر منتەزەم و ڕێکوپێک ئەدرێتێ. عەلەفەکانیش ئەو عەلەفێکی هەڕەمەکی نییە هەتا لە بازار ڕەبی کڕێ ئەمڕۆ نەوێکۆ سبێنێ نەوێکە چۆن و چۆن نییە. ئێمە حەوت کارگەی ئالیکی پێشکەوتومان هەیە لە کوردستانە یعنی خۆزگەیسە فلیمەکەی لەبەردەستمان نابووە کارگەیەکی ئالیکمان ئێمە لە سنووری ڕاپەڕین باوەڕکە یعنی شان بەشانێکی کارگە جیهانیەکان بە شێوەیەکی مۆدێرن پێشکەوتو زۆر پاک و خاوێن عەلەفێکی تەندروست عەلەفێک بێ کێشە دروستی ئەکاو ئەگاتە دەست هەموو خاوەنکە پەلەوەریەکان. چەند سەربڕینی خانەمان هەیە لەوەی کە بتوانین بە بەو شوازە سیستەمەی کە خۆت دەوێت بیکێتە ناو زەرفێکەوە لە سەربڕینخانەیە و بخرێتە ناو منجەمیدە و بهێنرێتە بازاڕی خۆمان. ئێمە سەربڕینخانەمان هەیە دوو سەربڕینخانمان هەیە پیرەمەگرون لەگەڵ ڕانیا ئەمانە لە توانانە هەیە لە سعاتێکە 1000 مریشک ئامادەکە. بۆ گوتم ئێمە ئێستا پرۆژەکانمان پەریسەنوە
ئێمە ئێستا ساڵی هەشتاکان سی پرۆژەمانە بوو چل پرۆژەمانە بوو بەس ئێستا من و تۆ 650 پرۆژەمان هەیە 600 کێڵگەی پەلەوەریت هەیە ینی مریشی بەلێشاو بەرهەم دێ و مۆڵەتی کێڵگە پەلەوەریەکان بەردەوامە تایسە نەوەستاوە لەگەڵ هەموو جەمیدەکانی دوکانەکانمان هەمووی مریشکی تورکی و ئێرانین کێشەکەمان لە چیە؟ کێشەکەمان لەوایە ئێمە پێویستیمان بەوەی هاوڵاتی خۆمان هۆشیارکەینەوە بەوەی کەوا مریشکی فرێشی خۆمان بخوات مریشکی سربڕاوی خۆمان خوات دوورکەونەوە لە مریشکی بەست و دوورکەونەوە لە مریشکی هاوردە دوورکەونەوە لە ئەو مریشکانی بەڕاستی کە سەرچاوەکانیان نازانین من سەردانی تورکیام کردووە لە چەند شوێنەکە بینیومە ئەو مریشکەی ئەڵێن کاکە ئەمە تورکی ئەڵێن بەرازیلیە هەر لەسەر نەخشە سەیری بەرازیل کە بەرازیل تۆلێکوی کوردستان تۆلێکوی تاگاتە ئێرە ئەمە چەند جار ئەی بەستی ئەی کاتەوە چی بەسەر دێ و من ماستەریشم لەسەر ینی تەبرید و تەجمید اللحوم بووە ینی گەورەترین کێشەوەی ئەو مریشکە ئەیکاتەوە ئەی بەستێتەوە جارێتە داخڵە بێتە ئەیکاتەوە ئەی بەستێتەوە ئەمە بە چەند قۆناغاکاتە دەست ئێمە هیچ چەند دروست نییە بە جددی بەڕاستی من مریشکێکی فرێش لەبەر دەستمایە بە 45 ڕۆژ 50 ڕۆژ پێگەیشتووە نرخەکەشی گونجاوە بۆ بانگەشەنەکەم بۆ مریشکی خۆم لە کاتێکە حەزەکەم بزانی ئێمە ئێستا یعنی بەپێی دوایین ئامار کە لەبەر دەستمایە ینی ئێمە ئەتوانین ساڵی 6 ملیۆن 6 تەن لە مریشکی خۆمان 600 تەن بەرهەم بێنین بۆ هەموو شارێک کە لە پێداویستی خۆی زیادە بیتر لە 95 یعنی 95 تەنە ئێمە ئەتوانین بکەوینە بابڵین بیفرۆشین ینی ئێمە کێشەکەمان لەوایە ئێستا حالیان 4 پارێزگامانەیە ژمارەی دانیشتوانەکەمان بە هەر هەموویەوە بە هەڵەبجەوە بە ئیداری ڕاپەڕینەوە بە سلێمانیەوە بە گەرمیانەوە 2 ملیۆن و نیو هاوڵاتی دەیە ئەمە ئەگەر بێت و زیاتریشە 2 ملیۆن و نیو ئەمە ئەحسایی پاریش ئەحسایی هەڵبژارنەکان ئەحسایی کەلامە آخر ئەحسایی کەلام 2 ملیۆن و 300 بۆ 400 بەڵێ یعنی من آخر ئەحسایی کەلامە یعنی ئەڵێ 2 ملیۆن و نیو بووە و ئێمە ئەتوانین لەم 2 ملیۆن و نیوە بە شێوەیەکی گشتی ئەتوانین گۆشتی مریشکی سپیان بۆ دابین بکەین و لە خۆشمان زیاد بمێنێ و ڕەوانشی بکەین ئەی ئێستا دەردی تۆڵی ئێستا ئایا ژماری دانیشتوانی شاری سلێمانی چەنە یعنی ئێمە کێشەمان لە بەرەمهێنانە نییە کێشەمان لە کوالیتیان نییە کێشەمان لە جۆری مریشکانیە کێشەمان لەوە هەیەکەوە بەڕاستی بۆ جەیەک دابین بکرێ سەرچاوێکی پێویستی بۆ دابین بکرێ هەتاوەکو ئەم مریشکە بە شێوەیەکی تەن دروست یعنی ئامادە بکرێ هەم هاوڵاتی سوودی لە بینی هەم ڕەوانی دەڕۆژ بکرێت مامۆستا ساڵانە مریشکی کوردی و پەلەوەرە کوردیەکانی ئەوەی دەوروبەری مرۆڤ جۆری تووشی جۆرەها نەخۆشیە بن ئەم مریشکی مەسلحەی کە مریشکی سپی لە کێڵگە پەلەوەریەکانە هەیە کامانن ئەو کێشە و نەخۆشی و گرفتانەی کە ڕوبەڕوویان بەرەمە بێتەوە سەرنجام ئەگەر بۆ کامەی ئەو نەخۆشیەش کە لە کاتی خواردنی گۆشتەکەیە بۆ مرۆڤ زیانی هەیە ئێمە بەنسبەت داواجنەوە هەتاوەکو ئەو 45 ڕۆژەی خۆی تاواکە 4 قۆناغی لوقاحکردنمان هەیە لوقاحی گەمبۆڕۆمان هەیە لوقاحی نیوکاسڵمان هەیە زەیتیمان هەیە ئەو لوقاحانەش ئێستا بە شێوەیەکی تازە و زۆر پێشکەوتو و شێوەیەکی خێرا و کاریگەریش لەسەر ئەو مریشکە ئەو لوقاحانە بەکاردێ ئەم لوقاحانەکە کە بەکاردێ لوقاحی دەوری خۆی تاواکە بە دەگمەن هەڵەکەوێ کە مریشکی ئێمە ئێستا نەخۆشی تێبکەوێت وەکە نەخۆشیێکیشی تێکەوێت بەڕاستی جێداخە ئێمە وەکو ڤێتەرنەری ناتوانین دەرمان و پێداویستی زەروریان بۆ دابین بکەین هەتاوەکو خۆمان لە هەندێک نەخۆشی بپارێزین تووشی نەخۆشی ئەبین تووشی ئافاتە بین بەڵام بەو شێوەی کە ئێستا هەمانە ینی بەڕاستی من 4 ساڵە ئەوە بۆ 5 ساڵە چێ لە سەرپەرشتی ئەو لیژنانە ئەەکەم و ئەو کێڵگانی لەو سنوورایە کە بەسەری ئەەکەینەوە ئێمە کێشەی هەلاکاتمان کەمە کێشەی نەخۆشیمان کەمە بۆ وەکوتم ئێمە ئەم کێڵگە پەلۆریانە بە شێوەیەکی تازە بە شێوەیەکی مۆدێرن بە شێوەیەکی سەرکەوتوانە وا دروست کراوە
حتاوەکو زەرەر و زیانەکانی زۆر کەمە هەلاکاتی زۆر کەمە علەفە علەفێکی پاک و خاوێن دەسەکەوێت ئێمە کێشەی علەفمانەیە کێشەی علەفمانەیە بەوەی کەوا ئێمە گرنگترین شت ئێمە لە کوردستانەکەەوە خوازیارین ئیشی لەسەر بکری ئەوەی کەوا ئێمە سۆیا و گەرمەشامی بەرهەم بێنین ئێمە ناتوانین بەرهەمیان بێنین ینی علەف جگە لەوەی کەوا با بڵین گەنمی تێکرێ سۆیا تێکرێ گەرمەشامی تێکرێ زەیتی تێکرێ مزافاتی غیزایی تێکرێ ئەمانی تێکرێ و لایسینی تێکرێ ئەمانە کۆمەڵشتن نرخ کێ نرخی مریش دیارەکەم وەجبەیە مریشمان هەیە بۆمە 10,000 مریش 5,000 مریشکی بە سعری 2 کیلۆ 400 سعری ئەمە بەسمە کیلۆی بە 2400 فرۆشتێ بەڵام لە ئێستا هەموو قەتعەکان تابلۆکان وسراوە مریش کیلۆی بە 1500 ئەم 5,000 تری بووە کێ نرخ دیارەکە و مەترسی دابەزینی نرخی مریش بەو جۆرە بەرچاو بەربڵاوە چییە لەسەر ئابووری وڵات ئێمە وەکو لیژنەی پەلەوە لە قایمقامێتی سلێمانی ئەرکی ئێمە چێکەچینە ناو بازاڕەوە ئەرکی ئێمە بەڕاستی کە پرسیاری نرخت کرد ئێمە هەتا بتوانین بە تایبەتی لە فەسڵی زستانە کە کولفەی بەخێوکردنی منیشی گرانترە لە قاکە و زیاتری تێچێ تێچوونەکەی زیاترە ینی نرخەکەشی بەرزەبێتەوە هەوڵمان داوە لە کاتێکا کە نرخ بەرزە نەهێڵین لە 3.5 بترازێ کیلۆی لە 3.5 بترازی ئەمەش فاصلەکەی زۆر کەمە ینی کەم هەڵەکەوێت 45 بۆ ناگاتە دوومان کە مریشک نرخی لەو سیعرا بێ زۆربەی مانگەکان بە تایبەتی لە فەسڵی هاوینە لە دوای مانگی 34ەوە ئیتر مریشک نرخی دائەبەزێ زۆر دائەڕوخێ ئەم دابەزینە زەرەری زۆری لە ئێمە داوە زەرەکە لە چیایە زەرەکە لەوەیە هەندێک کێڵگە هەیە زەرەرەکە دایەخات کە دای خست هەندێک کێشەی کۆمەڵایەتی لەیەکەوێتەوە بۆ نمونە خاوەنی کێڵگەی پەلەوەر علەفی هێناوە لە کارگەی علەف پارەکەی نەداوە لوقاحی هێناوە لە بازار پارەکەی نەداوە دەرمانی کرێ پارەکەی نەداوە کرێکار کارمەندەکانی خۆی نەداوە مەسرەفی خۆی دەرناکە ئەمە کێشەیە ئەمەوە ئەکا کابرا کە سبێنێ مریشکەکەشی پارە ناکە ئەو پارێژەکەوێتە بەردەسی کەمە قەرزاری بازارە قەرزاری دوکانە قەرزاری خەڵقە دایە خاجاری سەری خۆی لەگرێ جارە تووشی مەحاکمە بێت تووشی کە دایان کێشا بێ ڕەنگە هاوردەکردن واکە کە نرخی مریشکەکەی خۆمان ئێمە ئەتوانین ئەوە چارەسەرکەین ئەمەش هۆکاری سەرەکیار بەڕاست یعنی ئەمە بەشێک جگە لەوەی کەوا با بڵێن ئەمە بەشێکە لە هۆکارەکان ئێمە ئەگەر بمانەوێت ئەمە ڕاگرین نرخەکە دانە بەزیە و بەرزیش نەبێتەوە زۆر ئاساییە هیچ نەبێ کاکە ئێمە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بانگەشە بۆ بەرەمی خۆمان بکەین وەگوتم ئێمە بۆ بانگەشە بۆ مریشکی بەستوو بکەم کە هیچ تەندروست نییە کە با بڵێن ماوادی خۆراکی کەمترتیایە و ئەتوان مریشکی بەستوو بۆ گەلێکی مسلمانیش نازانین چاوەکەی نازانین چۆن سەر براوە نازانی هیچ شتێکی لێ نازانی من بینیومە کە چۆن تعبی ئاکرێەوە پێچرێتەوە و ئاماداکرێ و ڕواناکرێ بەڕاستی جێی باسکردن نییە بەڵام مریشکی فرێشی خۆم مریشکی ئامادەکراوی خۆم لە قاعەکە تا بە بەرچاوی خۆتەوە ئەیکڕی ئەیهێنی داخلی دوکانێکی مریشک فرۆشە بێ ئێمە تەنها کێشەمان لەگەڵ دوکانی مریشک فرۆشەکانە کە بەردەوام سەردانیشانەکەین ئاوەکەت پاک بێ مریشکەکە باش سەر ببڕێ و کۆمەڵی تعلیماتیان پێدەین دەبەرین وەڵی تەندروستیشی نییە یعنی ئەمە تەنها و ڕێنمایی ئاندێنی پاک و خاوێنی پارێزن ئاوی پاک بێ مریشکەکە بە شێوەیەکی باش سەر ببڕێ خوێنی باش لێ بڕوە ئاوی گەرمی هەبێگی زەری هەبێ کرێکارەکان شتەکانیان با تەحقیق بێ و پاک و خاوێن بێ تەنها توانی ئەمانەیان لەگەڵا بکەین و ئەو ئاوەش کە مریشکەکەی پێپاکرێ داوامە لێکردون هەشت مریشک زیاتری پێپانەکەن بە تایبەتی هەندێک مریشک شوێنەکەی پیسە لەبەرەوەی کە زیاتر مەسامات ئەچێتە ناو ئەو مریشکە و مریشکە تامی ناخۆشە بێ چێژی ناخۆشە بێ ئەمانەمان وتووە اینجا ئەگەر ئەو مریشکە فرێشە بە شێوەیەکی پاک و خاوێن و تەندروست بکەوێتە دەست هاوڵاتی یعنی هەرزانە لە عینی کاتیشە ئێستا ئێمە با بڵین شوێنی ترمان هەیە ڕێستۆرانتەکانمان هەیە بازارمان هەیە ئوتێلەکانمان هەیە با بڵین ئێمە خەستەخانەمان هەیە گرتوخانەکانمان هەیە ئەم شوێنە گشتیانەی کە دام و دەستگای حکومین و لە وڵاتان کاکە ئەمانە باهان بدێن مریشکی فرێشی خۆمان بەکاربێنن بۆ مریشکی بەستوو بەکارێنن بەڵام مامۆستا دوجارەگە لە سەرچاوەکەەوە تۆ مریشکەکەت هاوردە نەکرد هیچ کەم لەمانەش ناتوان بەکاری مەجبور بگەڕێنەوە بۆ مریشکە خۆماڵیەکە ئێمە بۆ ڕەمەزان بۆ مانگی ڕەمەزان یعنی داوا کرا کاکە حەدی ئەعلای نەمانێشتوەکەوە 40 بۆ 60 تەن زیاتر بێتە سلێمانیەوە لە ئێستا و پێش ڕەمەزانە ئێستا کەمتریە
پێش ڕەمەزان چەنە هات پێش ڕەمەزان تقریبان بۆ هەشتاتن هەبوو موافقەیە بوو بەڵام ئەوانە وەکو بڵێ ڕێگە پێدانی هەبوو بەڵام نەگەیشتوەتە چل تەنیشکە بێتە کوردستان و بێتە سلەیمانیەوە بۆ لەبەروی ئێستا خواست لەسەر مریشکی خۆمان زۆرترە هەرزانە بە ئاسانی دەستێکەوە زۆر جار ئەو گرانبوونەوەی نرخی مریشک لە زستاندا زۆر جاچێ بۆ 3200 دینار ئەمە وە ئاکا کە تۆ ناچار بیبڕۆی مریشکی ئێرانی بکری کە کیلۆی بە 2000 و 2700 ئێمە توانین ئێوە ناتوان ئەم جیاوازیان بۆونە پێداویستیەکان بۆ کێڵگەکان زیاتر دابیم کەم بۆی نرخەکەەوەندە بەرز نەبێتەوە کە منێک ناچار بم بەرهەمی تورکی وێرانی بەکاربێنم ئێمە دوو شت بیکەین سەرکەوتووە بین لە دیاریکردنی نرخی مریشکە ئەگەر هاتوو ئێمە ئەجدادمان هەبێ واتە دایکانەمان هەبێت واتە هێلکەی پێتێنرا و لە وڵاتی خۆما بەرهەم بێت من نەچم لە ئیتالیا بێن لە تورکیا بێن ئەوسا بۆ ئیتالیا ئەو تا لە ئێرانی شەمان و خەڵکی خۆشمان زۆر خواستی لەسەر مریشکی ئێرانی هەیە مەبەستم ئێمە کە هێلکەکەمانە بە هێلکەی پێتێنراو کە هێلکەکەمانە بوو جووسکەکەی خۆمەی تر کێشەم نییە پارە نانێرم بەس ئێستا ئەو مریشکی ئێران زۆر خواستی لەسەر بە تایبەتی خەڵک چۆن جیاکاتەوە پێەکانی مریشەکە زەردە جیاواز لەمەی خۆ ئەخر ئێستا هاتم ئەوت پێ بڵێم ئێمە گەر هاتوو ئەم ئەجدادەمان دیاری کرد دایکانەمان هەبوو هێرکەمان نەکڕی لە دەرەوە هێرکەیەکە لەو بینە لە 75 سنت بۆ کاکە لە کاتێکا کە خۆی سێری 50 سنت بووە سێرەکەی بەرز بووە ئەم بەرزبوونی زەرەرەدا دووهەم ئێمە سۆیا و گەرمەشامیمان هەیە سۆیا و گەرمەشامی تاموچێژەدا بۆ مریشکە ئەو قاچانە کە تۆڵی زەردێکا جوانێکە پەڕووباڵی ئەکاتەوە ینی ڕەونەقێکەدا بۆ مریشکە تاموچێژێکەدا بۆ مریشکە ئەو سۆیا و گەرمەشامیە بە تایبەتی لە قۆناغەکانی کۆتایی بڵێ دوای نموو کە ئەگاتە تەسمین و گەورەبوونی مریشکەکە زۆربەی خاوەندەواجنەکان ئەوانەی کەوە حەز ئەکەن مریشکیان جوان بێ مریشکیان بازاری هەبێ تەماشاکەی گەرمەشامی زیاتری ئاەتەیە با بڵێن سۆیای زیاتری ئاەتێ ئەمانش گرانن ئێستا ئێمە داوامان کردووە یعنی 6 ساڵ 7 ساڵ لەمەوە پێشیش داوا کراوە کاکە ئێمە زەوی و زاری باشمان هەیە سەرچاوی ئاوی باشمان هەیە زەوی کشتتوکاڵی باشمان هەیە زەوی بە پێیتمان هەیە بۆ خۆمان سۆیا و گەرمەشامی بەرهەم نهێنین بۆ من بچم بیکردن بە عوملەی سابە و لە دەرەوە بیهێنم هەتاکو داخلی کارگەکانی علەفی من بێت ئێمە کێشەکەمان لەوایە ئەگەر هاتوو من سۆیا و گەرمەشامیم بەرهەمێنە وتوانیم ئەجدادم هەبوو دایکانم هەبوو هێلکەی خۆم پێگەیان کێشەمان نابێ ئەو کاتە تا ڕادەیە کۆنتترۆڵێکی باشەکەین ئێمە زۆربەی کێشەکانمان چی بە ئەو مریشکی کە تۆ بە 1500 ئەیکڕی ئەگەر وردی کەینەوە ینی 1950 ئەکەوێت ئەلەم ڕۆژەیە کیلۆیەکی ئەوە نەکەوێت بۆ لە بەرەوەی گرانیەکە لە هێلکەکەیە گرانیەکە لە سۆیا و گەرمەشا چۆن سزای ئەو کەرگە پەروەریانە دەوەک کوردەڵێ پەنجەکانی دەست هەمویان وەکو یەکنی لەوە چێ یەکدوانێکە بن بە پێچوانەی ڕێنمایەکانی ئەوە بجوڵێنەوە قسەی کۆمەڵی قسەش کەوتونتر نێو خەڵکەوە گوایە حەبی ڕێگری مناڵبوونی ژنان ئەدەن بە مینەکان ڕۆنە ڕەشیان ئەدرێتێ ژێپیان داخەکرێ بۆی توانای جوڵیانە بێ قەڵەوتر ببن کۆمەڵی لەم قسانە لەوە چێمە یان منێک لە یەک لە کێڵگە پەروەریەکانە بینی بێتم یان قسەیەکە و هاتووە و خەڵک دووبارەیە کاتەوە لە ئەگەری بینینی ئەم جۆرە لە شتانە یا بەرزکردنەوەی نرخ سزای لیژنەکانی قایمقامێت چیە بۆ خاوەن کێڵگە ئێمە لە هەموو ئەو گەڕان و پشکنیانەی کەکەین بەسەر قاکان و کۆمەڵی ڕێنماییمان داوەپیان بۆ نمونە ئەبێ ئەو قاعەیە پابند بێ پێوە بۆ نمونە مەرجەکانی زۆرە کە پێویستە ئەم کێڵگەیە پابند بێ بە مەرجانەوە یعنی علەفەکەی لە شوێنی پاک و خاوێنەوەگرتی بێت بالێتی بۆ دانابێ دۆڵابی دەرمانی هەبێ پاک و خاوێن بێت ژووری کۆنتترۆلی جا بێت کرێکارەکانی بەدلە و جزمە و قیناع و حتاوەکو پێشچوونە ناوقاعە ئەبێ تعقیمی تیابێ ئەبێ فۆرمالینی ڕشتە بێ ئەبێ ڕێگانەدا سیارە بێتە ژوورەوە ئەبێ قاعەکە بە سیاش دەورە درابێ ئەبێ ناسینەوەی کێڵگەکە دیار بێت کۆمەڵی ئەم شانەمان بە وردەکاری بۆ بەجێهێشتوم کە ئەبێ ئەمانە پێوە پابند بن و هەر مخالفەی کە ئەیکا بەڕاستی کە ئێمە ئەوانێکەوە بە شێوەی بەرچاو ئەیبینین و گرنگە بەرامانەوە بۆ نمونە داخڵکردنە بە شێوەی یاسایی و نایاسایی یعنی خاوەنی کێڵگەیەکی پەلەوەر کاتێک کە جووچک داخڵەکە پێویستە سەردانی فەرمانگەی کشتتوکاڵی نزیکترین فەرمانگەی خۆی بکات بۆی لەو فەرمانگەیەوە
فۆرمێکی بۆ پڕەکرێتەوە کە فڵان کەس ئەوەنە مریشکی داخل کردووە ئەوەنە جوچکی داخل کردووە لە بەرواری ئەوەنەی ئەوەنە هەتاوکو ئەم ئەبێتە ئامارێک لای ئێمە بۆی کەوا لە دوای ئەم 45 ڕۆژە ئەزانی کەوا چەند مریشک پێگا هەر کەسی ئەمە نەکا ئێمە سزایە دەین سزاکەشی بریتێ لەوەی هەر جوچکێک 100 دینار غەرامە یەکەین واتە ئەگەر هاتوو کێڵگەیە 10,000 جوچکی داخل کردوێ ئێمە ملیۆنی دینار غەرامی لێسێنی بۆ هیچ خوازیاری ئەوە نین ئێمە کێڵێکی ئەوانە ئەسڵ تا چەندە ڕاستن یا حاڵەت ڕووی دابێ وەکو کاکڕێ زاماژەی پێکرد ژێر پێ مریش دابخەن یاخۆ داخ بکەن یاخۆ هەندی حەبیان بدەنێ بۆی کە قەڵەو بن بەدیواتان هاتوتە بەردەست زۆر بەدەگمن سیرکە حاڵەت تێگەرە بووە ئێمە بشتی دەگمانمان بینیوە یعنی بینیومانە جۆرێک دەرمانی نەشیا و خواردنێک کە خۆی کابرا بە میزاجی خۆی بە باشی زانیوە کە سەیرمان کردووە خراپە و زەرەر ئەدا و هەم زەرەر لە خۆی ئەداوە هەم ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی ڕێگریمان لێ کردووە سزامان داوە ئەوانەمان هەبوو ئەوش بە شێوەیەکی دەگمەن ئێمە ئەو عەلەفەی کە ئێستا بەرهەمدێ حەزەکەم ئەوە ڕوون کردێتەوە ئەو عەلەفەی کە ئێستا بەرهەمدێ بۆ هەر سێ قۆناغ مریشک بە سێ قۆناغ پێگات قۆناغی سەرەتاییمان هەیە قۆناغی با بڵین نموو قۆناغی گەشە سەندن قۆناغی تەسمید سێ قۆناغا ئەو مریشکەکە بەم سێ قۆناغا تێپەڕێ عەلەفی قۆناغی یەکەمی جیایە عەلەفی قۆناغی دووەمی جیایە قۆناغی سێمیشی جیایە یعنی کابرا تەنها بۆ هەیە عەلەفەکە قۆناغ بە قۆناغ ئەیخاتە ناو کێڵگەکە و سەرفێکات و کێشەی نییە ئێمە تەنها ئەوەیە داواکارین کەەوە ئەم مریشکە فرێشەی خۆمان هاوڵاتیانی خۆمان ئەمەی خۆمان بەکاربێنی داواشمانەوەی کەوا کۆنتترۆلی سنوورەکان زیاتر بکرێ مریشکی بەستومان بۆ نێت و مریشکی هاوردەکراوی ئێران و ئەمان بۆ نێت زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەوفەق نەقشبەندی سەرۆکی لیژنەی پەلەوەر لە قایم قامەتی قەزای سلێمانی سپاس بۆ ئامادەبوون و ڕوونکردنەوە زانیاریەکان بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک کە هاوکارم هاوار محەممەد لە شاری کەلارەوە ئامادەی کردو بۆ بۆنەی ڕۆژی ژیانی مناڵان بەڵام بۆی پشۆکان کەوتۆتە ئێستا فیستیڤالێکی تایبەت بۆ مناڵان ساز کراوە لە کەلار با پێکەوە بینەری بین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە ڕۆژی منداڵانی جیهان یەکی شەشە بەڵام بەهۆی بشۆکانی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە دوا خرا بۆ نۆزدەی مانگ کە ئەمڕۆیە ئێمەش وەکو سنتەری چالاکی منداڵ پارێزان وەکو سنتەری پاراستی منداڵانی کەلار ئێمە لێرەدا ئەمڕۆ چالاکیەکمان ئەنجام داوە لێرە لەگەڵ دۆڵسای گەرمیان بە 5 تیمەوە حاضر بووین لێرە ئەم یادەمان بەرز نرخاندووە. دەستخۆشی لە کەناڵەکەتان ئەەکەم من وەکو منداڵێک ڕۆژی جیهانی منداڵان پیرۆزەکەم لە هەموو منداڵێک بۆی من داواکارم وەکو منداڵێک داواکار لە بەرپرسەکەم کە هەموو ساڵێک ئەم یادەمان بۆ دووبارە بکاتەوە لە بەتایبەتی لە گەرمیان زۆر سپاسان دەکەم. سەرەتا بە خێرانی کەناڵەکەتانەکەم بۆ ئەم یادە پیرۆزەکە یاد یەکی شەشادی مناڵانە بۆ هیوادارم هەموو ساڵێک ئەم یادە بکرێت و دەستخۆشی لە مامۆساکان مەکەم دەستخۆشی لەو بەرپرسانەکەم کە ئەمڕۆ هاتن بۆ فستیڤالەکە هیوادارم ئەم یادە هەموو ساڵێک ئەنجام بدرێت.
خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی بڕگە و بابەتی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان ومێ دەکەین بڕگە و بابەتەکانمانجێ ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت تا بە یەگەیشتنەوەیکی تر و لە بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ بەخوای گەورە مهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ